خۆشەویستان سڵاوتان لێبێ و بەیانیتان باش بێت بە هیوایەوەین کە لەش ساغ بن تەندروست باش بن. ئەمڕۆ یادێک دەکەینەوە کە دەمانەوێت ئەم یادە بگۆڕین بۆ هیوا، دەمانەوێت لە فرمێسکەوە بیگۆڕین بۆ ژیان، دەمانەوێت لە غەمباری و دڵتەنگی یادێک کە هیچ کات لە دڵ و دەرونی کەسمان لا ناچێت لەسەر ڕوحمان هەمیشە ماوەتەوە، بەڵام دەمانەوێت بیان گۆڕینەوە بە ئومێد و ژیان، چونکە ئەمڕۆ 38 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر تاوانێک کە جینۆسایدێک کە بە پرۆسەیەک ناوزەند دەکرێت لەژێر ئاەتێکی یاخود لەژێر پاساوی ئاەتێکی پیرۆزی ئیسلامدا کورد ئەنفال کرا. 38 ساڵ بەر لە ئێستا ئەم جینۆسایدە دەرحەق بە نەتەوەیە کرا کە لە نێو ماڵ و حاڵی خۆیدا دانیشتە بوو، دەرحەق بە مرۆڤگەلێک کرا کە بێتاوان ئەگەر سەیری 182,000 ڕۆڵەی ئەم نەتەوەی بکەین کە لەم پرۆسەیەدا ئەنفال کران، زیندە بەچاڵ کران، شەهید کران، زۆرینەیان منداڵن، زۆرینەیان ئەوانن کە تەنانەت هێشتا ئەلفوبێی ژیان هێشتا زۆر بە سادی دەستی پێ نەکرد بوو، بەڵام ڕێمی بەحسی ڕووخاو ئەم پرۆسەیی لەژێر ئەو ناوەدا ئەنجامدا و 38 ساڵ بەر لە ئێستا تاوەکو ئەمڕۆ برینێکی لە دڵ و دەرونی هەموو تاکیشی کورددا دروست کرد. بۆیە لێرەوە ئێمە سەری ڕێز و نەوازشدا نەوێنین بۆ سەرجەم شەهیدانی ئەنفال و ئەوانی کە لەو جینۆسایدەدا گیانی خۆیان بەخشی ئەمڕۆ ژیان بەردەوامە، بەڵام لێرەشەوە بە هەمان شێوە سەری ڕێز و نەوازشدا نەوێنین بۆ خانەوادەکانیان کە توانیویانە دوای 38 ساڵ بە پێوە بوەستن ژیان بەردەوام بن و ئەمڕۆ کۆمەڵێک چیرۆک دەبیستن لە نێو ڕۆژێکی نوێیە کە ئێوە خۆتان دەزانن چەندە ژیان بە ئومێدە لە لای ئەوان و ئەوان چۆن توانیویانە لە پاش ئەو مەرگەسات و تراژیدیایە بەڵام ژیان بەردەوامی پێ بدەن. من و هاوکارم لانە ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت بە ئەنفال پێشکەش بێواکەین. لا نەبانیت باش. تۆ باشتر بێ ئاری، بەیانی سەرجەم بینەرە عەزیزەکانمان لە هەر شوێنێکم باش بێت، وەکو ئاری باسی لێوە کرد ئەمڕۆ 38 ساڵ تێپەڕ ئەبێت بەسەر شاڵاوی لە ناوبردن و سڕینەوەی نەتەوەی کووردا کە لە ساڵی 1980 ئاری بە 6 قۆناغی جیاجیا هەوڵی ئەوە درا کە شتێک نەمێنێ بە ناوی نەتەوەی کوردەوە بە هەر پاساوێک بێت ئەیانویست ئەم نەتەوەیە لە ناو بەرن، بەڵام بەداخەوە لە ڕێگای شاڵاوی ئەنفالەوە 182,000 کورد ئەنفال کران، نزیکەی 1 ملیۆن کەس ڕاگوزەران لە گوند و لادەکانی خۆیان و هەروەها 4500 گوندیش خاپور کران لە ناو بران. بۆیە ئەمڕۆ وەکو تۆ باست لێوە کرد نامانەوێت چیتر کە باز لە ئەنفال ئەکەین ئەزانی زامێکی لەبیر نەکراوە بۆ گەلی کورد، بەڵام لەگەڵ ئەوەشا ئێستا ئەبینین کەس و کاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان ئاری جێدەستیان لە ناو کۆمەلگایە دیارە هیوایەکیان هەیە بۆ ژیان. بۆیە چیتر ئەو فرمێسکانی کە پێشووتر ئەڕژا بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەو کەسانی کە تاقانەی ئەنفالن، ئەو کەسانی کە کەسوکاریان ئەنفال کراوە نەتوانن ژیان بەردەوام بکەن و هەمیشە بۆ بەردەوام بیر لەو بابەتانە بکەنەوە، نەخێر ئەمڕۆ ئەبێت دەرگایەک بکەینەوە بۆ ئەوەی کە هیوایەک ببەخشین بەو کەسانە و هەروەها ئاری چەنەها چیرۆکیشمان هەیە کە کەسانی تاقانەی ئەنفال توانیویانە ڕۆڵێکی کاریگەریان هەبێت لە نێو کۆمەلگای کوردەواریە جاکە گوێ لە چیرۆکەکانی تاقانەکانی ئەنفال و کەسوکاری ئەنفالەکان ئەگری ئاری بەڕاستی دڵت ژان ئەکا بۆیان و لەگەڵ هەموو ئەو نەهامەتی و ئەو چەوسانەوانی کە خۆیان بینیویانە و دەرحەق بە خزم و کەس و کاریان کراوە، بەڵام ئەوان ئازایانە لەسەر پێی خۆیان ڕاوەستاون و هەوڵی ئەویان ناوە کە ژیان بەردەوامی پێبن. چیرۆکی سەرکەوتنی ژیان دوای جینۆسایدی ئەنفال ئەمڕۆ تایتڵی سەرەکی بەرنامەکەمان لەبەرەوەی هەندێک فیچەر هەیە لەگەڵ کەسوکاری سەربەرزی جینۆساید کە ئەوانەی ماون تەمەنێکیان هەبووە یان منداڵ بوون یان لە پرۆسەکەیە بە هەر هۆکارێک بێ ڕزگاریان بووە، بەڵام سیر کە ئەمڕۆ لەسەر دەستی ئەوان ژیان بەرداوە. جا پێشوی بچینە لای هەندێک لە چیرۆکەکان زۆر سوپاس بۆ گروپی مۆسیقای یاران کە ئەمڕۆ تەشریفیانی ناوە لە کەلاری خۆشەویستۆکە بێگومان ئەمانە هەمومان ڕۆڵەی ئەنفالین، هەر هەمومان ئێمە ڕۆڵەی ئەنفالین. ئەگەر دایکێک جگەرگۆشەکەی لە ئەنفالدا لە دەستدابێ ئێمە هەمومان
جگەرگۆشی ئەو دایکانین کە دوای 38 ساڵ ئەزانین بیری باوشی ڕۆڵەکانیان یان بۆنی جلوبەرگەکانیان کە ئێستا ماوە ئەمانە 38 ساڵە میدیا چیرۆکە گێڕێتەوە دۆکمنتاریە گێڕێتەوە بابەت دەگێڕێتەوە بێگومان ڤیددیۆکان بۆ خۆی شایەتی ئەو بابەتن کە کورد جینۆسایدی بەسەرکراوە هەموو ڕێگەزەکانی جینۆسایدیشی بەسەردا سەپێنراو لەبەرەوە هەمومان ڕۆڵی ئەوانین زۆر سوپاسانەکەین ئەمڕۆ تەشریفیانی ناوە زۆر بەخێر بێن هونەرمەندی خۆشەویست کاکەشکار نەوزادیشمان لەگەڵدا ئەمڕۆ بە دەنگە خۆشەکەی کۆمەڵێک بەرهەمی تایبەتمان هات بەم یادە پێشەش دەکات زۆر بەخێر کاکەشکار زۆر بەخێر جابە چیرۆکێکمان گوێ لێ بێ سەیری چیرۆکێکەکەین بۆی ئێمە وتمان ئەمڕۆ تایتڵی بەرنامەکەمان گەڕانەوەی هیوا و ئومێدە یعنی نامانێت لێرە بیکەین بە شیوەن بیکەین بە بابەتێک زۆر جار شیوەن لە دڵ و دەرونی کە سوکارێکی ئەنفال ڕەنگە سوکنایی بێ بۆ دڵی بەڵام ئێمە وەکو میدیا چیرۆکەکانە گێڕینەوە بۆی دنیا بزانێت کورد هەر زوڵم و زۆرێکی بەرامبەر کرابێت هەمیشە بە پێوە وەستاوە چیرۆکی گەنجێکە گێڕینەوە ناوی فەرهاد فریات ببرن فریات باوکی شەهیدە بێ تەمەنی 1 ساڵە بێ باوکی شەهیدە بێ دایکی بۆ ئەوەی ئەم منداڵی یاخ نازانم مناڵی تریان هەبووە یان نا بۆی بێ باوک نەبێت زۆر جار لە کوردەواری خۆمانە بۆی خانەوادەکەش پەرتەوازە نەبێت خانمەکە شووی کردوتەوە بە مامێک واتە برای هاوسەرەکی کاتێک کە لێش مناڵی تریانە بە بێگومان لە با بڵێن لە مامیەکە مامی فریادەکە کە فەرقینەوەکو باوکی لێ جارێکی تر فریادۆکو بۆنی باوکی لێ کردووە فریاد دڵی بەوە خۆشە بێت کە باوکی هەیە و کێشەی نییە و ئەگەرچی باوکە ڕاستەقینەکەی شەهید بووە بەڵام کەسێکی تر هەیە سۆزی باوکایەتی پێ ببەخشێت بەڵام بەداخەوە لە جینۆسایدی ئەنفال جارێکی تر باوکی مامی ئەنفالەکرێتەوە بەڵام ئەمڕۆ فریاد چییە؟ ئەمە ئەو چیرۆکەیە کە بۆ ئەوەی گێڕینەوە ئەمڕۆ فریاد خاوەنی چەند بڕوانامەیە ئەمە ئەو چیرۆکەیە کە بۆ ئەوەی گێڕینەوە ئەمڕۆ دوای 38 ساڵ فریاد چۆن بیر لە ژیانەکاتەوە چۆن بیر لە ئەنفالەکاتەوە ئەمە ئەو چیرۆکەیە کە لەم فیچەرە ئێمە بۆ ئێوەی باسیەکەین فریاد و چەنەها نمونەیتری وەکو کاکە فریاد هەیە کە توانیویانە لەسەر پێیەکانی خۆیان ڕابۆستن و ئەگەرچی زامێکی قوڵ و لەبیر نەکراو لە دڵ و دەرونی ئەوانە هەیە بەڵام ویستویانە و هیوایەک بن بۆ کەسانی تریژ ویستویانە دەرگای ژیان لەسەر خۆیان دانەخەن اینجا کەواتە ئاریبا لەسەر چیرۆکی کاکە فریاد بەڕێوەبەری بنکەیەکی دیاری کراوە نایڵێ ناوەکە ناڵێ خاوەنی 2 بڕوانامەی ترە لە 3 بڕوانامەی ترە لە زۆر بواری تردا کارەکات کاک فریاد چییە ئێستا با پێکەوە بینەر و بیسەری چیرۆکی کاکە فریاد بین کەوەکو تاقانەیەکی ئەنفال کە تەمەنم 1 ساڵ بوو باوکم شەی دەبێت بێ باوک بوون و 2 جار هەتی و کەوتنە بۆ ئێمە وامان لێکە کە بتوانین خزمەتی ئەم وڵاتە زیاتر بکەین ئێستا من ئەفسەری بنکەیەکی پۆلیسم لێرە مقدمی مافەروەر فریاد هیدایەت سابر ئەفسەری بنکەی پۆلیسی مەیدان ساڵی 1970 لەدایک بووم دەرچووی کۆلێژی زمان و ئەدەبی ئینگلیزیم و دەرچووی کۆلێژی پۆلیسم دەرچووی کۆلێژی یاسا و ڕامیاری پێشتر لە
مدیری پۆلیسی توندوتیژی خێزانی بووم لە کفری، دوجار بوومە بەڕێوەبەری پۆلیسی توندوتیژی خێزانی لە کەلار و دوجار لە پۆلیسی کەلار لێپرسراوی بەشی جوڵان بووم ئەوە نزیکەی 2 ساڵێکە ئەفسەری بنکەی پۆلیسی مەیدان کە تەمەنم 1 ساڵ بوو باوکم شەی دەبێت. دوجار کە خۆم و خوشکێکم هەبوو لە باوکم، دوجار دایکم لەبەر پەرتەوازە نەبوونی ئێمە و خێزانەکەمان و بۆ ئەوەی سێبەر و سایی لەسەرمان بێ لەگەڵ مامێکم هاوسەرگیریەکە و لە مامیشم 2 برام هەبوو. دیسان مامیشمە بێتەوە باوک بۆمان لە ساڵی 1970 ئەوش جارێکی تر شەی دەبێ و شەیدی جینۆساید و لە بیابانەکانی خواروی عێراقا لەگەڵ هەموو خێزان و کەس و کارەکانی ترمانە زیندە چاڵەکرێن. ئەمە 2 جار بێ باوک بوون و 2 جار هەتی و کەوتنە بۆ ئێمە، بەڵام ئەوەی کە ئەم خێزانەی ڕاگرت دایکم بوو کە توانی ئێمە و خێزانەکە ڕابدرێ و کۆمام کاتەوە وەکو سێبەرێک لەسەرمان وەستی. حکوومەتی عێراقی و بەحسی دڕندە ئەویست ئەو هەموو خەڵکە لە ناو ببە بە تەواوەتی بمانسڕێتەوە، بەڵام ئەوە بوو کە مردن و کوشتن و زیندە چاڵکردن و ڕاگواستن و تعریبکردن و هەموو ئەو شتانی بەکارهێنا لە دژی ئەو خەڵکە بێدیفاعە، ئەو خەڵکی کە تەنها لەبەر کوردبوون ئەمانەی بەرامبەرکرا ئێمە خۆمان ڕاگرت. ئێستا من ئەفسەری بنکەیەکی پۆلیسم لێرە دیفاع لە ماڵی خەڵکەکەین، ئەم جلانە نەمانێشت و جارێکی تر ببینە مایی ترس و تۆخاندن بۆ خەڵک. لەجێی ئەو هەموو شوێنی گولەیی کە ئەوان بە ئێمەیانەوە ناو خەڵکیان پێ بریندارەکرد، ئێمە ئێستا توانیمانە تابلوی هوەری لە شوێنی ئەوانە دروست بکەین، توانیمانە ئێستا ئێمە ئەم وڵاتە سروشتە گەشە ئاوەدان بکەینەوە بۆ وڵاتەکەی خۆمانمان خۆش بێ، ژینگەکەی خۆمان بپارێزین، وڵاتەکەی خۆمان بپارێزین. ئێمە هەرچی نەهامەتیە بەسەر خۆمان هات. من یەکێکم لەو مناڵانی کە هەرچی ناخۆشیەکانی ژیان هەیە بینیم. بڕواکەی ئێستا کە لە شوێنێکە بینم مناڵێک بی باوکە بێ یەکسەر ئەوە حساسەم هەیە کە ئێمە چ معاناتێکمان بوو، کە مناڵێک هەتی وەکەوێ چ معاناتێک و چ کاریگەریەکی لەسەرەیە. ئێمەی کەس و کاری ئەنفال لە پاش ئەو هەموو مەرگە ساتی کە بەسەرمان هات، ئێستامە وامان لێکە کە بتوانین خزمەتی ئەم وڵاتە زیاتر بکەین و خۆشەویستیمان بۆ وڵاتەکەمان هەبێ. ئەمە لەلایەکەوە هەرچەند ئەو نەهامەتیەمان بەسەر هات، بەڵام ئەمە جێگەی لایەنێکیمان پێدا کە بە گەشتبینی و بە شەوقەوە کە بچین بۆ پیری کارەکەمان بتوانین خزمەتی خەڵک و هاوڵاتیەکانمان بکەین. ئەمە جێگای ئومێد و سەرکەوتنی هەموو نەوەیەکی ئەنفالەکە ئەو هەموو نەهامەتیەمان بەسەر هات، بەڵام ئێمە لەسەر پێی خۆمان ڕاوەستاین و خۆڕاگر بووین و توانیمان بۆ دوژمنان و دۆست و دوژمنەکەمانی بسەروێنین کە ئێمە بە کوشتن و بڕین نە لە ناوەچین نە ئەوەستین نە شکستین. ئەو کاتێک کە ئێستا ئێمەی تیان قساکەین 38 ساڵ بەسەر تاوانی ئەنفال تێپەڕیمە. 38 ساڵ تەمەنی مرۆڤێک، بەڵام بۆ تاریخ کاتێکی کەمە. بەڵام ئێستا سەردەمی ئەوەیە کە سوکاری ئەنفال و نەوەکانی ئەنفال خزمەتی کۆمەڵگای کوردی و وڵاتەکەی خۆیان کرد. لەوە دەرچوو ئێمە جارێکی تر ئێستا وەکو قوربانیەک جارێک تر خۆمان نمایش بکەین. پێویستەکە ئێستر چیرۆکی سەرکەوتنەکان و خاڵە بەهێزەکان، خاڵی سەرکەوتنەکان و ئەو ژنانەی کە توانیان مناڵەکانیان پەروەردە بکەن، ئەو مناڵی توانیان بە برسیەتی و نەهامەتی و بێباوکی ئێستا بەرپرسیارەتیان هەیە، ئێستا لە سڵتەی حکومڕانی ئەم وڵاتەن توانن وا خۆیان پیشان بدەن کە ئەم وڵاتە ئێستا لەسەر دەستی ئەوان لە گەشەکردنایە، ئێستا لەسەر دەستی نەوەیەکی ئەنفال یاسا جێبەجێکرێ، لەسەر دەستی ئێمەمانان ئەوینین زیندانی جارێکی تر لە شوێنێکی زیندانە مافەکانی پارێزراوە بێ،
لە ناحەیەکە نەوەیەکی ئەنفال ئێستا خزمەتەکە و خەڵک ئەپارێزیە لە نەخۆشخانەیەکە نەوەیەکی ئەنفال ئێستا نەخۆشێک چارەسەرەکە مامۆستایەک نەوەیەکی ئەنفالە ئێستا نەوەکانی ئەم سەردەمە پێگەێنێ و چیرۆکی ئەنفال و سەرکەوتنەکان و مەرکەساتی ئەو کاتیان بۆ گەڕێتەوە و خاڵی بەهێزی ئەوەیە کە ئەو هەموو قەیران و نەهامەتی بینیوە لەسەر پێی خۆی وەستاوە ئێستا توانێ هەم دوژمنەکانیانی پێ بناسیێنێ و هەم خاڵی سەرکەوتنەکان فێری خوێنکارەکانی بکە و ئەمانە هەمووی سەرکەوتنە ئێمە تازە ناگەڕێنەوە بۆ ئەو سەردەمەی جارێکی تر شین و گریان و واوی لاو ئەوانە بکەین ئێستا باس لە سەرکەوتنەکان و خزمەتکردنی کۆمەڵگاکە. ماوەی جارێک دێمە ئەم گۆڕستانە فاتیحایەک بۆ ڕۆحی ئەم شەهیدانە خوێنم وەکو سەبر و ئارامیەکمان پێبەخشێ کە دێنە ئێرە ئەم ڕووفاتانە بینین و لێرەشەوە لە کۆتاییدا هەر کاتێک دێمە ئێرە پێیان ئەڵێم ڕۆحتان شاد ئارام بنون ئێستا ڕۆڵەکانی ئێوە ئەم وڵاتە بەڕێوە بن.
ئەمجار سەختەرن زامم چەجارە ئەمجار سەختەرن زامم چەجارە چڵمەدۆ دایم چۆن گاسیایی مارانە هەر وە زۆر مەدەن ڕایەمای نەفەسەی هەر وە زۆر مەدەن ڕایەمای نەفەسەی تا ڕیشەی تاقەدشیانەم جەدەز بڵێ سەی فیراق سوەتنە جەسەمای بڵێ سەی فیراق سوەتنە جەسەم ناسوەرە زەمانە نازی خەم بەسەم سەرسامەناڵم یەکسەر جەناڵم سەرسامەناڵم یەکسەر جەناڵم فەڵەک وەرەی بەرژانە وەتاڵم ئازیزەی دوونە بن زۆر زۆر بەخێر بێنەوە. هەڵوێستێکی ئەم گروپە ناکرێ باس ناکەم. کاکەشکار
پەیوەندی پێوە کردم وتی وەکو گروپی یاران ئەمانەوێ بۆ ئەم یادە کارێکەر بکەین ئیتر لەسەر مۆنومێنت بێ لە چالاکیەک بێ تمەڵای وەکو کورسات دەرگامان واڵای و ماڵی خۆتانە بەتەبەن زۆر بە سپاسەوە بۆیان ئەمە ئەو پەڕی هەستکردنە بۆی کە وەکو گەنج هەم کە لە سنووری ئەنفالان بێگومان هەم وەکو هونەرمەند کە بەڕاستی هەست بە بەرپرسیارەتیەکەن ئەیانوێت بە هونەر ئەو کۆژانانەی ئێمە بگەێنن من دەستخۆشییان یەکەم دووبارە بەخێر لەسەر چاوم کاگەشکارکە پامێک ئەگەر شتێک قسێکتانە بێت لەسەر ئەم ڕۆژاگەر هەر کەسێکیشتان پێتان خۆش بوو پامێکتانە بێت لەسەر ئەم یادە پێمان خۆشە گۆمان لێ بێت کاکەشکار فەرموو تۆ مایکە پێوەی کێشە ڕاستی ئەم زامە هەرگیز لە یاد ناکریانی یەکێکە لەو زمانەی کەواگەری کورد یاخود نەتەوەی کورد ناتوانێت لە یادیکە من خۆم بۆ بە شخصی بەژوە حاڵی خۆم بۆ شێوە ینی لە یاد ناکری ئەم یادە ئێمەش پێمان خۆش بوو عادەتەن هونەر ئاشکرایەکەوە پەیامی گەلێک ئەگەیەنێ یعنی هەمیشەم قسەم کردووە کاتێکەوە لە وڵاتێکە یان بۆ نمونە چەند وڵاتێک کۆ بێتەوە بۆ ئەوەی عەرزی ئەو شتەینەتەوەی خۆی بکە گەلەکەی خۆی بکە حتمەن بە هونەر ئەوە پێشکەشەکە ئێمەش پێمان خۆش بوو لە ڕێگەی هونەرەوە ئەو زامەی گەلەکەمان نەتەوەکەمان کەوا لە ناو ناخی هەموو تاکێکمانە هەموو کەسێکمانایە بیگەێنین هیوادارین توانی بێتمانەوە بکەین لەشتا ساف سپاس بۆ ئەوەی کە ئێوە هەستان بوو بەرپرسیارەتیە کردووە کە لە ڕێگەی هونەرەکەتانەوە بتوانن ئەم زامە گەورەی گەلی کورد بە دنیا بناسێنن دەستان خۆش بە اینجا ئاری بەڕاستی کە گوێمان لە قسەکانی نەوەی ئەنفال ئەبێ من لەوەی کاک فریادەوە حەزەکەمانێک بەڕاستی قسەی لەسەرکەین ئاری زۆر جوانی بەڕاستی هیوا و ئومێد لە قسەکانی کاک فریادەوە ئەبینی باسی لەوا کرد ئەو جلوبەرگە سەربازی کە ئەو لە بەریایەتی ئەیود لە ڕابردووە ئەگەر کەسێک بیبینایە بەم شێوازە کەسێکمان ببینایە کە ئەم جلوبەرگەی لەبەرایە ئەترساین سڵمان لێ کردەوە بەڵام ئێستا ئەم جلوبەرگەیە کە لە بەرینەوەیەکی ئەنفالە ئەتوانێت پارێزەری ڕاستەقینەی کۆمەلگاکەی بێ اینجا باسی لەوا کرد ئەیوت چوو بۆ سەر مەزاری شەیدان ئێوەتی ئێوە ئارام بنون چونکە ئێستانەوەکانی ئێوەن کە وڵات بەڕێوابن ئیتر لە خەستەخانەکان و نەخۆشخانەکانە بێ ئێستانەوەکانی ئەنفال وەکو پزیشکێک وەکو کارمەندێکی تەندروستی ژیانی کەسانێک ڕزگارەکەن لە ناحیەکانە ئەگەر چی پێشتر ڕەنگە بەڕێوەبەری ناحیەکان زوڵم و ستەمیان دەرحەق بە گەلی کورد کرد بێ ئێستا ئەوەنەوەی ئەنفالە کاتوانێت گەلی کورد لەو شوێنانە بپارێزێ یعنی کۆمەڵێک هیوا و ئومێدی زۆر جوانی باس کرد ئاری ئەگەر ڕژێمی باسی ڕووخاو 5,000 گوندی ئێمەی خاپور کرد تەختی زەوی کرد ئێستا نەوەکانی ئەنفالن بوون بە ئاندازیار و بینا و باڵەخانە هەورە بڕەکان دروستەکەن ژیان بنیات ئەنێنەوە وا ئەکەن کە ژیان هەمیشە بەردەوامی هەبێ بۆیە بەڕاستی لێرەوە دەمانێت ئەو پەیامە دووپات بکەینەوە ژیان هەمیشە بەردەوامە ئێستا لە دڵ و دەرونی هەموو تاکێکی خاوەن ئەنفالدا من دڵنیام ئەم بابەتی کە ئێمە باسیەکەین هەیە ئەوان دەڵێن دوای 30 ساڵ ئێستا پێمە ژیان بەردەوامە هەر کاک خۆی شتێکی زۆر جوانی وەد ئاری وتی ئەگەر ئێمە 37 ساڵ پێش ئێستا خەریکی شیوەن و گریان و واوەیلا بوو بێتین ئیتر لە مەودوا ئەبێت ئەوە کەمکەینەوە ئەبێت لە مەودوا خاڵە بەهێزەکانی نەوەی ئەنفال پیشانی کۆمەڵگاکەمان بین کە ئەمڕۆ هەر لە پرۆگرامی ڕۆژێکی نوێیە چەنەها چیرۆکی هاوشێوەی کاک فریاد ئەبینین کە ئەوان چۆن توانیویانە لەسەر پێیەکانی خۆیان بۆستن و جێدەستی خۆیان لە نێو کۆمەلگایە دیاری بکەن ئەگەر چی وەکو پێشتیش باسم لێوە کرد ئاری ئەو زامە لە دڵ و دەرونی هەر تاکێکی کووردا و بە تایبەتریش نەوەی ئەنفالە ڕەنگە ساڕێژبوونی زەحمەت بێ بەڵام لەگەڵ هەموو ئەم بابەتانەشە ئەمان هیوایەکیان هەیە بۆ ژیان کە بتوانن ژیان بەردەوامی پێبن باش چیرۆکی ترمان هەیە نازم بچینە وچانێکیان بچینە لای چیرۆکێکی تر با بچینە چیرۆکێکی تر نووسەر و شاعیر ساڵح حەلاج هەم پێشمەرگە بووە کاتی ئەنفال بۆ خۆی لە شاخاخ پێشمەرگایەتی کردووە کاتێک گەڕێتەوە لە ساڵی 1970 بۆ گوندەکەیان یان ئەو ناوچەی کە تیای ژیاوە ئەگەر هەڵە نەبم
5 کوڕوانیە نا، 4 کوڕ و کچێکی هەبووە. 4 کوڕ و کچێکی بێ لەگەڵ خێزانەکەی ئەنفالەکرێ. طبعا ئەمە دۆخێکە هەر قسە کرد بە قسەکردن خۆش ئێسەکە من باسیەکەم، بەڵام تۆ بیر لەوە بکەرەوە 4 کچ و کوڕێکت و خێزانەکەت جگەل لەوەی دڵنیام کەس و کاری تریشی ئەنفال کراوە، بەڵام ئەوەی کاڵێم بنجێمە بەجارە بەس باسی پلەیەکە کاکی ئەمانە بەوتن زۆر خۆشن. بۆ ئەو سەردەمە ئەبێت لە چ دۆخێکدا بوو بێ کاک سەڵاح خۆی لە سەنگەرەکانی خەبات پێشمەرگایەتیا بوو کاتۆ بەسەر ئەو بارودۆخەیە کە 4 کوڕ و کچێکی لەگەڵ خێزانەکەیە ئەنفال کراون. بەڵام ژیان بەردەوامیە. پاش چەند ساڵێک کاک ساڵح بڕیارەدات کە خێزانی یاخود هاوژینی پێک بێنێتەوە. خوای گەورە هەر موعجیزە ئاسا طبعا 4 کچ و کوڕێکی ئەم جارە 4 کوڕ و کچێکی هەیە بە پێچەوان، ئەم جارە 4 کچ و کوڕێکی بە پێچەوانەکەی باشە. خوا لێی نەسەنێتە منیان درێژ بێت کاک ساڵح هەم نووسەر هەم شاعیرە لە نێو نووسینەکانی لە نێو شعرەکانیشیدا بابەتی ئەنفال و خەبات گێڕی و شۆڕژگێڕی و شەهیدان و هەموومانە ڕەنگی داوەتەوە. اینجا ئاری ئەم 4 کچ و کوڕی کە هەیەی هەر ناوەکانیشی کە ناوی مناڵەکانی ناوە کە ناوی کچەکانی ناوە، یەکێک لە کچەکانی ناوە ساڕێژ کە ئەمە وەکو ساڕێژێک بێت بۆ برینی دڵی کاکە سەڵاح. هەروەها یەکێکی تر لە کچەکانی ناوە سۆراخ بۆی سۆراخ بە دوای ئەو کەسوکارەکانی بکات کە هەیە بۆ اینجا بەڕاستی هەموو ساڵێکیش ئاری لە ئەم ڕۆژەیە لە 4 چوارە لە ماڵی خۆیانەوە هەتاوەکو مۆنومنتی شەهیدان لاوێ نزیکەی 22 کیلۆمەتر دوورە دەستی ماڵ و مناڵی ئەگرێت و بەپێ بەرە و مۆنومنتی شەهیدان بەڕێەکەوێت. اینجا چیرۆکەکە شتی زۆر جوانی تایە، شتی پەیام بەخشی تایە، ئومێد بەخشیشی تایە. با گوێ لە کاک ساڵح شاعیر بگرین، ساڵح هەلاج، بابزانین چیرۆکەکە لە زاری خۆی ئەو چۆنە جێڕێتەوە. فڕۆکەی ڕژێم لێدانی 11 کەسمانی شەهید کرد لە ئێشی شیعرەکانم بە جگەرگۆشەیەکم ئێشی پێگەیاندم. ئەو خەبات و قوربانیانەمان بکەین بە سەنگەرێکی تۆکمە کەی ئاڵاکەی نیشتیمانم لە شەقام و سەردیوار و باڵەخانە و دامەزراوە حکوومیەکان باڵی هیوای ڕادەوەشانن. من ساڵح هەلاجم ناوە، هەر بە ساڵح هەلاجیش ناسراوم. هەروەکو عادەتەن با بڵێن لە ساڵی 55 لەدایک بووم لە ناوچەی کفری لە دەیەک بە ناوی عەلیانەوە. ساڵی 6 چوومەتە بەرخوێندن لە کفری. خوێندنم زۆر نەبوو لە بەرەوەی باوکم بووە پێشمەرگەیەمەیش ناچار لەگەڵ باوکمانە چوینێ دەرەوە. لە دوایە کە گەڕامەوە ئیتر هاتینەوە شار، هەڵمەتێکی ترم کرد بۆ خوێندن و چی لە ڕێگەی مەلا و فەقێەوە و چی لە ڕێگای شەو خوێندنەوەوانەوە. ژیان واتە پێشەوە ئێمە لەگەڵ دوژمنێکی سەرسەختا بووین. ساڵی 1970 فڕۆکەی ڕژێم لێدان 11 کەسمانی شەهید کرد، لە ناوێنە دایکم و برایەکم بوون جگەل لە ئامۆزاکانم ئەوانی تر. بوو ساڵی داهاتوش ماڵ و مناڵی خۆم هەر ئەنفال بوو، بەداخەوە هەرچەند مناڵەکانم هەر هەمووی ئەنفال بوون. لەگەڵەوەیشە هەموو نووسینەکان و کتێبەکانم تیاچوون. ئەلبەت ئەو نووسینانەیشە داخێکی زۆریان کردە دڵمەوە. کاتی خۆی باوکم وەختی خۆی شاعیر بوو لە ساڵی 63 دیوانەکەی سوتا لە حرسقەومی سوتانی ئەیوت ئێشی شیعرەکانم بە جگەرگۆشەیەکم ئێشی پێگەیاندم. ئەو خێزانم ئەنفال کرا ئامۆزای خۆم بوو، ناوی بەفرا و فەرەج بوو. 5 کوڕ و کچێکمان هەبوو. کوڕەکانم بە ناوی هیوا و ڕێبەر و گەرمیان و کاروان و شاخەوان و زریان و کچێکشم بوو ناوی کوردستان بوو. هەموو ئەمانە ئەنفال کران و بێسەر و شوێن کران و پاش ئەوە خۆیشم بە برینداری گیرام. دوای ماوەیەکی لێبردنە گشتێکە دەرچووم کە هاتمەوە هیچ کەسێکم نەما بوو. خوێندن بۆ من
ئازارشکێن بوو بە ئێستەیشەوە کاتێک کە حاڵەتێک دروست ئەبێ لە لام لەسەر ئەوم بابەتانە کتێبێکە گرمەدەسەوەی خوێنمەوە لەو ناخۆشیە دەرباز مەکات لەو ناخۆشیە من بڵێم یەکێک لەو بەرنگاریە سەختانەی کەوات بەرامبەر بە ئازارەکانم من ئازارشکێنێکی کتێبم هەیە من ئێستا 5,000 کتێبم هەیە لە دوو کتێبخانە لێرەکێ لێرەوەی کێک لەسەرەوە مەجموعەی کتێبم چاپ کردووە تا ئێستا 15 کتێبێکم چاپ کردووە دووسێ کتێبشم ماوە ئێستا ئەوەی فەرهەنگی زاراوەکانی گەرمیانشم لەژێر چاپایە بەم ڕۆژ ماوە کەمەی شەڵا دەرێچێت ئیتر من کتێب بۆ من یەکێک بوو لە بەرزبوونەوەی ورەم ساڵی 92 خێزانی دووەمم پێکەوەنە سوپاس بخوا چکە خێزانم چی ئەو مناڵەکانم کە هەمن لەگەڵ منە دروستن ئەزانن من بەچی شێوەیەک من بەخێوەکەنە ئەنی وەکو بڵێم وەکو مناڵ لەم خێزانم 4 کچ و کوڕێکم هەیە ئەلبەت کچە گەورەکەم ناوی ساڕێژە هەر بۆ ساڕێژی برینەکانم کچێکی ترم ناوی سۆراخە سوپاس بەخواوە ئێستا ماستەرە خوێنێ ئەویش هەر بۆ سۆراخی ئازارەکانی خۆمە کچێکی ترم ئێلاخی ناوە ئەویش لە زانکۆ خوێنێ و بەشی بیرکاریە کچێکیشم بەشی سامانی ئاژەڵی خوێن تەواوی کرد ئەو سێش کوڕێکم هەیە کاکە بەڕێز ئەویش تەلەبەی زانکۆیە دڵخۆشم بەوەی کە توانیومە بەسەر ئەو هەموو ئازار و برینانەیشمەوە مناڵەکانم بگەن بە پلەی ئەکادیمی بۆ خۆیان ئیتری لەویسەوە دوای ئێمە حەق ئەوە نییە تازە بگەڕێمەوە بڵێم ئای من ئەنفال کرام و من کوژرام و ئەوانە ئیتر پێویستە ئێمە بە شێوازێکی تر درێژە بە خەبات و بە بەرەنگاری بدەینەوە بە بورەیەکی بەرزتر ئەو خەبات و قوربانیانەمان بکەین بە سەنگەرێکی تۆکمە بەسێتی ترێمە بڕۆین بڵێن وەڵا ئای من ساڵە حەلاج مناڵەکانی ئەنفال بوو ئیتر چی بکەم ئەمە خەڵکەیە لە سیارەیەکە ڕووداوێکی سیارەیە ماڵ و مناڵیتی ئاچێت خەڵکەیە بەهر زۆر هەیە لە دنیا بەڵام من مناڵەکانم لە ڕێگەی شەرف و کەرامەتمان ڕۆیشت کەرافەتی میلەتەکەمان ڕۆیشتووە شانازی پێوەکەم کە قوربانیم داوە بۆیە ئێمەی کورد ئەنفال بووە من ناڵێم نابێتیشەوە بەڵام ئەو قوربانیانەی ئێمە زیاتر هانی ئێمەیان داوەکەوە بەردەوام بین لە خەبات من زۆر جار لە شعرەکانمە ئەو دەسەواژانم بەکار هاودووە بن و کوڕم بن و ئێوە بە هاوسەرەکەم و تۆ شعری تایبەتم بۆ هاوسەرەکەم و تۆ بۆ مناڵەکانم وتووە ئەم شعرەمە زۆر بڵاو بووەوە ئێوە نەبان مناڵەکان کەی سرودی خوایەوەتەن ئاواکەی دەبوو بەویلی سەرزاریان ئێوە نەبان کەی گەورەکان بزەی ژیان دەبوو بە شیرینی لێویان کەی گوڵخونچەی ئەم وڵاتە ڕستەی وشەی زانستیان لە ناو کوورەی هەندی عەشقدا دەکرد بە هەنگوینی ماچمان کەی ئاڵاکەی نیشتیمانم لە شەقام و سەردیوار و باڵەخانە و دامەزراوە حکوومیەکان باڵی هیوای ڕادەوەشان کەی ئەشکەوت و بەردەڵانی ناوچیاکان دەبوون بە هیمای بەرخودان چۆن شاخ پشتی دائەنوان بۆ سەرکەوتن بەرەوە ئاسمان ئێوە نەبان ئێستا تاکە یەک کەسێکمان نەیدەزانی ناو نەخشە و نەخشەی گشت کوردستان ئەی شەهیدە لەوەتی ئەم گۆڕستانەمانە دروست کردووە
هەموو ساڵێک لە ڕۆژی 4 لە ماڵی خۆمانەوە بۆ ئێرە 22 کیلۆمەترە. ئەم 22 کیلۆمەتر ئێمە بە پێتی خۆم و مناڵەکانم. جاری وا بۆ ئەو سەردەمانە مناڵەکانم زۆر ورد بوون لە ڕێگان نیان نەتوانی ڕێ بکەن بە کۆڵ هەڵمانەگرتن. چونکە ئێرە بۆ من نازانم گۆڕی کێ ئێمە، چونکە ئێمە هەمومان ئێسک و پرسکمان تێکەڵ بوو، بۆیە هەمووی بەین خۆمەزانم. هەمووی بۆنی ئەو جگەرگۆشانی خۆمیان لێ دێ، بۆنی هیوایە، ڕێبەرە، کوردستانە، کاروانە، شاخەوانە، زریانە، بۆنی ئەو مناڵانی خۆمان لەمە نائبینم. لە دوای ئەویش کە ئەو هەموو مەرگە ساتەم بەسەر هات، من کۆڵم نەدا لە ژیان، کۆڵم نەدا لە قوربانی. من دوای ئەوەیش برایترم شەهید بوو، پێشتریش دایک و برام شەهید بوون، دوای ئەوش وەکوتم برایتریشم شەهید بوون، برازام شەهید بوون. بەڵام لە نووسینە من کۆڵم هەر نەدا. مقاومەی ئێستا کە هەمە پێم زۆر جار پێم ئەڵێن هەلا چۆن ماویت، ئەو مقاومەی خۆمە بە خۆشەویستی ئەو ئەنفال کراوانەوە ئەمەوێت درێژەی پێ بدەم، یادیان بکەمەوە، بۆیان بنووسم. هەر وەکو ئەو گوڵەگەنمانی کە لە تەنیشت ئەم مەزارەوە بوو، ژیان لای کاک ساڵح سەوزە. جا بۆ کاک ساڵح لە ساڵی 1970 کوردستان دوو جار ئەنفال کراوە. هەم ئەو ئەنفالی کە دەرحەق بە کوردستان کراوە لە دڵ و دەرونی کاک ساڵحی پێشمەرگە، ئەنفالکردنی کوردستان و کوردی کوردستان خەمێکی قوڵ و گەورە بووە. بەڵام کاتێک مناڵەکان و جگەرگۆشەکانیشی ئەنفالەکرێن، کچە تاقانەکەی ناوی کوردستانە بێت. واتە دوو جار کوردستان لای کاک ساڵح حەلاج ئەنفال کراوە. وەکو خۆی ئەڵێدەوەی کە پێم بەڵێن چۆن بەرگەتگرتووە، چۆن ماویت، قسەیەکی زۆر جوانی کرد. ئەو کۆتا قسەی کاڵێ ماوم بە ئومێدی ئەوانەوە، ماوم هەتا نەفەسمە بێ بتوانم بە نووسینەکانم ئازار و کۆژان و مەینەتەکانی ئەنفال بنووسمەوە. چونکە ئەمانە زۆر گرنگن و وەکو سامانێکی نەتەوەیژە بێت تەماشا بکرێن ئەو کەسانی کە ماون هەر تەمەند درێژ بن، خوا بۆ ئێمەیان بێڵێ، خوا بۆ ئەم دۆسیە گەورەیان بێڵە، چونکە ئێمە هێشتا پێویستمانە ئەگەرچی لە زۆرێک لە دادگانێ دەوڵەتەکان ئەنفال بە جینۆساید ناسێنراوە، بەڵام هێشتا پێویستمانە لە زۆرێک لە دادگاکانی جیهاندا ئەم پرۆسەیە بە جینۆساید بناسرێت. لەبەرەوە کەسانی وەکو کاکە ساڵح حەلاجمان پێویستە بۆ گێڕانەوەی ئەو چرکە ساتانەی کە بەسەر کووردا هاتووە، بەتایبەتی تراژیدیەکان. بەردەوام بین ئاری بگومان ئەم گروپە ئازیزەش ئەمڕۆ لامان ئامادەن اینجا، ئەگەر کاکەشکار و گروپەکەی ئامادە بن پێمان خۆشی گوێمان لە بەرهەمێکی ترتان بێت. ئامادەن؟ فەرموو. گۆڵی خۆشەویست بینایی چاوێ
ڕۆڵی خۆشەویست بینایی چاوە هێزی ئەژنۆهمۆ چرای ژیانە هەتا دەیتەوە خەرچاوەڕێتە هەتا دەیتەوە هەر چاوەڕێتە هەلوورکی مناڵی هەلوورکی مناڵی بۆ ڕادەژەنمای
دلی تاریک نامینه تیشکی روژه تسره تیشکی روژه تسره هیلا یلا یلا یا پر پیشیم لایا بنواسو روناکا دیارا وگروژوناکا بنواسو روناکا دیارا ئایدەم خۆش کاکەشکایان دەستان خۆش ماندوو لەبن لەو شاکەرە مەزنانی مامۆستا مەزەری خالەقی بۆ هەموو دۆخێ گونجاو زۆر ڕاست وایە زۆر ڕاست ینی سە مامۆستا ساڵە هەلاج دڵنیام ئەگەر گوێی لەم گۆرانێ بێت هەستەکە بۆ ئەو وترا بۆ وانی کە ڕۆڵەیەکیان هەم ئەیانێ ژیریکەنەوە هەمایانە بیە لاوێنەوەیان ئەیانەوێ دڵ و دەرونی منداڵێکیان منە دڵ و دەرونی خۆشیان بن زۆر ڕاست من لە کاک ساڵح هەلاجیش شتێکم تقریبان 4-5 ساڵێک پێش ێسا هەڵبەتە خۆمنا لە ڕێگەی کەسێکی ترەوە مەبەسم لە گەیاندنی ئەم پەیامە ئەوەیە کەەوە کاک ساڵح ئەگەر دۆخێک زۆر تەسیلی لێنەکە تەسەور ناکەم بینوسێ چکەم پرسیارم لێ کرد بۆ شیعرێک لە جێگەیەکە شعرەکە بخوێنین بە ئاواز لەگەڵ چەند برادێکە دوو ڕۆژی مابوو بۆ یادەکە یاخود ئەو ئیشە چالاکی بکەین وتی داوای لێبوردنەکەم ناتوانم خۆزگە 10 ڕۆژ 15 ڕۆژ پێش ێستا قسەت بکردایە چکە ئەگەر من بە تەواوی کار لە خۆم نەکا کاگاری هەڵبەتە هەم موزیک یاخود نووسینی شعر یاخود گۆرانی ئەگەر لە دڵی منەوە دەرنەچێ یاخود لە دڵی ئەو کەسەوەکەەوە عەزبەکە یاخود ئەڵێ دەرنەچێ نانیشێ مەدڵی بەرامبەر یاخود گوێگرەکەشەوە من لە ئەو پەیامەی کاک ساڵح لەوا تێگەیشتم کەوا ئەگەر ئەو نووسینی ئەو شعری نەیخاتە دۆخێکی تەواوکەوە خۆی ئێوێ نانووسێ چکە پەیامەکە ناگا ڕاست بەڕای ئەو وای بە منوت منیش و ئەوای لێ تێگەشتم حەزم کرد ئەمەش باسکەم لێرە جارچینە لە هاوڕێیان منوەوە شارێکەتان پەیامی خۆتان ئەگەر هەبێ مایکێن مەلاتان قسەی خۆتان بکەن بەڵام ئێستا کە ئێمە قساکەین ئەنەم شرکەزادی کە قساکەین تاقانەیەکی ئەنفال گفتوگۆی تێزی ماستەرنامەکەیەتی ئەن تۆ تەماشاکەن جوانی ژیان لە لای تاقانەکانی ئەنفال لای کەسوکاری ئەنفال هەر هەیە ینی هەر بەردەوامە ژیان لە لایوان تاقانەیەکە هیچ کەسیکی نەماوە لەم چرکەساتی کە ئێستا ئێمە بەرنامەی تیاکەین تێزی ماستەرنامەکەی گفتوگۆگرێ ئەگەر ڕژێمی بەعەس هەوڵی لە ناوبردنی دابێتین ئێستا ئەمانێ بە زانست ڕۆڵەکانمان بناسیێنین بە زانست ئەیانێ خۆیان بناسیێنن بڵێن هیچ کاتێک هیچ نەتەوەیەکی تر هیچ هێزێکی داگیرکەر ناتوانێت ئێمە لە ناوبەرەوە تاقانێش ڕاستە کاکە بەختیاری مامۆستا مەحموودە ئاری کە ئەم وەکو خۆی باسی لێوە کردووە لە تەمەنی 3 ساڵیە بووە کە ئەم مەرگە ساتە بەسەر خزم و کەس و کاریە هاتووە تەنانەت باس لەواکە ئاڵێت شاید حاڵەکان ئەیگەڕنەوە کە ئەم لە تەمەنی 3 ساڵیە بووە کە خزم و کەس و کاریان بردووە بۆ ئەوەی کە ئەنفال کرێن ئەم دڵی خەبەری یاوە لە ناو پەنجەرەکە وەستا و توێتی من مەبن من نام لە برێ زانم سەدامەمان کوژێ یعنی ئێستا تەنانەت خۆی باسی لێوە کردووە لە شاید حاڵەکانیش ئەمە گێڕنەوە هەر بۆیە ئەو کاتە باپیری لەوێ ئەبێت داوایان لێ کات کە هەر هەموو خزم و کەسوکارەکە قەیناکە ئەگەر چی ئەشیان بن بەڵام بە ئەم مناڵە نەبن لە بەرەوەی ئەم ئەترسێت ناوێت بێن لەگەڵتانە بۆی ئەم ئەمێنێتەوە ئاری اینجا پۆلی 1 و 2 و 3 سەرەتایی هەر ساڵە و لە شارێک و لە شوێنێک بڕیوە ئاری تەنانەت تاوای لێ هاتووە کاکە بەختیار ئەبێت بڕوانامەی دەروونزانی بەدەستێنێت دەبواری دەروونزانیە اینجا وەکو تۆ باسی لێوە کرد ئەمڕۆ کە 14 ئێمە ئێستا قسە لەسەر 38 ساڵی ساڵیادی
بەداخەو جینۆسایدی ئەنفالەکەین ئەو ئێستا لە گفتوگۆی تێزی ماستەرەکەش هەر لەو وارەیە. لەسەر بابەتی دەروزانیە کە خۆی بەڕاستی ئەوانەی کە نەوەی ئەنفالن کە تاقانەی ئەنفالن ڕەنگە پێویستیان بۆ بێت کە ناو بەناو لە ڕووی لایەنی دەرونیەوە هێور بکرێنەوە ئارام بکرێنەوە ئەم بە خۆشحاڵیەوە لەم بوارەیە ئەمڕۆ ئێستا تێزی لە هەموو کە زیاتر پێویستیان بە کەسانی وەکو کاکە بەختیاری هەم بۆ خۆی تاقانەی ئەنفالە بۆ خۆی شاید حاڵی ئەنفالە هەم بۆ خۆی تراژیدیەکە و جینۆسایدەکەی بینیوە ئێستا ئەگەر بێت و یعنی وەکو حەکیمێک وایە بۆ کەسانی ئەگەر لە ڕووی دەرونیەوە بیانەوێت پرس و ڕاوێژێکیان بێ بکرێت پێما بە کاکە بەختیار شایستەترینیانە تۆ توانیت شتە لای دەردە دڵی خۆتی لا بکەیت و باسی 30 ساڵ بەر لە ئێستا بکەیت و باسی ئەو چیرۆک و ئەو تراژیدیانە بکەیت کە بە چای خۆت بینیوتن لەبەرەوە ئەم چ کەساتی کە ئێستا قسەیتیاکەی کاک بەختیار کەسێکی تر ئەڵێ سەد حەکیم نازانم چی و چی تاوان لە ئێستاوە پیرۆزبای لە کاکە بەختیارەکەین دڵنیاین ماستەرنامەکەی بە پلەی ئینشەڵڵا زۆر باش بەدەستێنە چونکە هێشتا لە گفتوگۆ بەردەوامە ئەگەرچی بڕیار بووێمە کامێرێک بچێتێ بەڵام نەگونجا بۆمان لە کاتی تێزی ماستەرنامەکەشە پیشانی بین بەڵام قەیناکە بە سوپاسەوە کاکە ڕزگاری پرۆدیوسەر فیچەرێکی لەسەر ژیانی ئامادە کردووە ئەم فیچەرانە هەمووی کاک ڕزگار ئامادەی کردو دەستخۆشی لەکەین باسی ژیانی خۆیمان بووە کا باسی ئەو چرکە ساتەمان بووە کاکە چۆن پێما بێ بۆ با میوانی چۆن بۆ دووس لەوێش جارێکی تر حکومەت هەر نەوەستاوە تەوان هەموو گوندەکانی کردووە بۆ ئێوە شتەش نەڕوا بەسەرمانە حکومەتی بەعس ئەو وەختە بە بیانی جۆرا و جۆر کوردی بردووە ئەگەرچی بەشێکی زۆری بە لێدان و کوشتن و بڕین سەرخستۆ لە زیلەکان هەندێکی بە بیانۆی دروستکردنی ئۆردوگا و چوزانم بنیادنانی خانوو و ژیانێکی نوێ بردووە زۆر جار دەستیان نەبردەوە بۆ کەسانێک کە پیر بوون لە تەمەنێکی زۆریان هەبووە ئەمیش باپیری وا بووە تەنانەت باپیری پاڕاوەتی ئەم باش ئەوانەی تر پەرن بەس ئەمانە مەبن یعنی کەس بیری بۆ نەچووە کە ئەمانە ئەبن زیندە بەچاڵەکرێن ئەمانە ئەبن ئەنفالەکرێن ینی هیچ کەسێکیان لەمانەم چیرۆکانە لە خەیاڵیاندا نەبووە کەسانێکیش خۆیان ڕزگار کردووە کەسانێک لە هێزەکانی پێشمەرگە بوون ئەو وەختە زانیوانە بە پلانەی ڕژەم بەشێکی زۆریان ڕزگار کردوون ئەدە هەندێک لەوانە ئێستا چیرۆکیانێ ڕزگاریان بووە لەم شاڵەوە باوکی کاکە بەختیاریش بۆ خۆی مامۆستای شۆڕش بووە ئێستا کاک بەختیار مامۆستایە بۆ خۆی دواتریش فیچەرێکمان هەیە لەسەر فەرماندەیەکی پێشمەرگە هەم بۆ خۆی تاقانەی ئەنفالە بەڵام بابزانین چیرۆکی کاک بەختیار چێ با چیرۆکی کاک بەختیار مانجوێ لێ بێت دانیشین بەدیار و ئەویش بێگومان کۆمەڵی هیوا ئومێدیتیا هەر جوانترین هیوا ئومێدەکاوەیە کە ئەمڕۆ تێزی ماستەرنامەکەیەتی پیرۆزبایلەکەین و با پێکەوە گوێبیستی چیرۆکی کاکە بەختیاری باوکم لەوێ ئەرکی مامۆسای شۆڕشیان پێسپارد ئەمە ئەبێتە دوادیداری ئێمە جۆرێک لە فۆبیا و ترسم لا دروست بوو باوکم مامۆسا بوو ئەبێ منیش ببمە مامۆسا و لە جێ ئەو خزمەت بکەم من ناوم بەختیارێک کوڕی مامۆستا مەحموودم کوڕی کەریم لە دێی چەوری ساڵی 1984 مانگنەوە لە شاری خورمات و لەدایک بووم بەو پێی کە باوکم لە تەنزیم بوو لە ڕێخستنەکان نهێنی کاریە کردو هاوڕێکانی لە سێدارە دران ناچار بوون ساڵی 1985 ڕوو بکەینە دیەکەمان دێی چەوری باوکم لەوێ ئەرکی مامۆسای شۆڕشیان پێسپارد لە دێ چەوری ساڵەی وانەی بە منداڵان دەوتەوە ڕۆژێکیان هاتنە سەر ماڵ بابام و هەموو ئەوانەی لەوێ بوونتیان هاتوون تەنیا ناوتانە نووسین مناڵی شیرەخۆریش بێرن بۆی بێبەش نەبێ ئیتر لەو کاتە من زۆر ترسام بە حکمەوەی پێشتر لە لادێ بووین و تۆپ و تەیارە لە لادیەکەمانی ئەدا ئاژەڵیە کوش خوێن مەبینی جۆرێک لە فۆبیا و ترسم لا دروست بوو بۆیە تون پەنجەرەکەی ماڵ بابام گرد بوو تەمەنم 3 ساڵ بوو شاید حاڵەکان کە هەموو خاڵ و پور و بابام و ئەوانە شایەتیەوە دەن کە من و تو بووم سەدام ئەمانکاتە ناو چاڵە و دەرمان ناکە بۆیە من نایم
زۆر ئەوڵیان لەگەڵمادا بوو من زیاتر گریا بووم ئیتر ئەو بابایان وتو بووی ئەو هەموو بۆ تو ئەو مناڵە بۆ من دیارە ئەفسەرەکە ڕازی بوو ئیتر ئەو کاتە دایکم و براکانم و ئەوانە ئەبەنە مەرکەز شەبابەکەی خورمات و باپیرم و مام و باوکم ئەبەنە مەکتەب ڕەشید لەوێ ئەمە ئەبێتە دوادیداری ئێمە لەوێشەوە بۆ سلاحەدین تکریت و لەوێشەوە بەداخەوە بۆ گۆڕە بە کۆمەڵەکان لەگەڵ داپیر و باپیرم دەسەکەی نەژیان منە بمە تاقانەی ئەنفال و لەگەڵ ئەوان ژیانەکەم ئێمە ڕائەگوێزن تەرحیلەکرێن بۆ کەورگۆز کە کۆمەڵگەیەکی زۆرە ملێیە ئەکەوێتە نێوان هەولێر و مووسڵەوە لەوێ یەکی سەرەتایی چوومە ئەخرێمە بەرخوێندن یەکی سەرەتایی لەوێ تەواوەکەم دوی سەرەتایی ئەگەڕێمەوە بۆ لای مامەیەکم کە پێشمەرگە بوو بۆیە بە شاڵایان فال نەکەوت بە ناوی محەممەد چەوری دوی سەرەتایی لە شانەدەری تەواوەکەم سێ سەرەتایی لە ڕزگاری گەرمیان تەواوەکەم چواری سەرەتایی دێمە کفری سرە ڕای ئەم هەموو ڕێگریە تاقانەی لاسەنگی دەرونی بەڵام من کۆڵم نەدا یعنی پەیامێکمە بوو ئەوە بوو کە باوکە مامۆسا بوو ئەبێ منیش ببمە مامۆسا و لە جێ ئەو خزمەت بکەم خۆناغەکانی خوێندنم لە شاری کفری تەواو کرد تاکو ئامادەی لە ساڵی 2006 لە کۆلێژی ئادابی خانەقین بەشی دەروناسی وەرگیرام ساڵی 2010 کۆلێژی ئادابم تەواو کرد لە ساڵی 2011 وەکو توێژەری کۆمەڵایەتی و ڕێنماییکاری دەرونی و پەروەردەیی لە سنووری پەروەردەی کفری دامەزرام دەستم کرد بە خزمەتکردنی منداڵانی کورد پێگەیاندنیان بۆ ئەوەی کە تاکێکی وشار دەرونێکی تەندروستیانە بێ بتوانن سەرکەوتوو بن لە قۆناغەکانی خوێندن و قۆناغی سێی کۆلێژ بووم ژیانی هاوسەریم پێکێنا لەگەڵ کچێکی خاڵم کە ئەوش قۆناغی چواری بایلۆجی بوو لە کۆلێژی پەروەردەی کەلار ئەو سەردەما کە کۆلێژی خانەقین و ئاداب هەردووگیان سەر بە زانکۆی سلێمانی بوون ئەو دەمە ژیانمان پێکێناو ئێستا چوار مناڵمەیە سێ کوڕ و کچێک کە لە قۆناغەکانی خوێندنن و خۆشم و لەگەڵ خێزانشم خزمەتی خەڵک و خاکی کوردستانەکەین ئەوەی پێمان بکرێت چ لە ناوەندەکانی خوێندن چ بە کۆڕ و سمینار بەدەر لە قوتابخانە بابەتی دەرونی بابەتی کۆمەڵایەتی و لە بواری ئەنفالیشە ئەوەی پێم کرابێ و لە بواری جینۆسای دەتوانیمە کۆمەڵێک کۆڕ و سمینار بکەم بۆ ڕوونکردنەوەی تاوانی ئەنفال و جینۆسایت کە سوکاری ئەنفال کراوانیش هەرچەند زۆرترین فشاریان لەسەر بوو بەڵام هەریەکێ لە بوارێکە ئەمڕۆ خزمەتەکە ئەوەی دەرفەتی خوێندنی هەبێ دوای تەواوکردنی خوێندن لە بوارە جیاجیاکانە ئەمڕۆ خزمەتەکەن ئەوەشی دەرفەتی خوێندنی نەبێت هەر توانیوێتی خزمەتێک بکات بتوانیوێتی بۆشاییەک لەم هەرێمی کوردستانە پڕ بکاتەوە جێگە دەستی دیار بێ ینی ئێمە وەکو تاقانەکان ئەنفال دوای 37 ساڵ ژمارەی مناڵەکانمان ئەگاتە ژمارەی قوربانیەکانمان ئێمە کۆڵمان نەدا ژیانی هاوسەریمان پێکێنا ینی وامان کرد کە بەو شتانەی کە گولادیەکانمان ئاوەدان کردەوە چوونە زیێدی باوپیرانمان هەمان خانومان دروست کردەوە لە لادیەکانە سەرچاوی کانیەکان پڕ کرابووەوە ڕەزەکان سوێنرا بوون دووبارە داری تازە و نەمامی تازەمانتیان نێشت و جارێکی تر وامان کرد جێگەدەستی باو باپیرانمان وەکو خۆی سەوزکەینەوە دیارە من وەکو تاقانەیەکی ئەنفال کە خوێنکاری ماستەرم حەزم کرد ناونیشانێک هەڵبژێرم تایبەت بێ بە تاقانەکان ئەویش ئەو ناونیشانە بوو فشارە دەرونیەکان لەسەر تاقانەکانی ئەنفال و استراتیجیای مامەڵەکردن یعنی وا ڕێک ئەکەوت کە وا جوانتر بوو کە من گفتوگۆی نامەی ماستەرەکەم بخەمە چواردەی چوار و یادی ئەنفال بە سوپاسەوە هەم سەرۆکایەتی زانکۆی گەرمیان هەم سەرپەرشتیارەکەم دوکتەر حسێن هەم سەرۆکی کۆلێژی خانەقین بە سوپاسەوە ئەو بەرواریان بۆ جێگیر کردم چونکە بابەتەکەی من 100% پەیوەندی بە ئەنفالەوەەوە هەر ئەو ڕۆژەشە و مناقەشە و گفتوگۆی نامەی ماستەرەکەی من بۆ خۆی ئەبێتە یادێکی ئەنفال لە کۆلێژی زمان و زانستە مرۆڤایەتیەکانی خانەقین. دیارە من پێشترە چوومە سەر گوندەکەمان و هەوارگەوێرانەکەی باوکم کە جێمەزارێک بوو بۆ ئێمە بەڵام ئێستا ئەم مۆنۆمنتە لە ناوچەی داوێت لە گوندی زینانە و ناحێنە و جول دروست کراوە
وەکوە بینین کە وێنەی مامۆسایانی شۆڕشی پێوەیە کە باوکم یەکێک بوو لە مامۆسایانی شۆڕش ئێستا سەردانی ئێرە ئەەکەین بۆتە مەزاری کەسوکارمان دیارە ئەمڕۆ ئامانجی سەرەکیم لەم سەردانە ئەوەیە کە دڵنیایی بدەمە باوکم و سەرجەم هەڤاڵەکانی کە خوێنی ئەوان بەزایە نەچووە لە دوای ئەوان نەوەکانی دوای ئەنفال وارسی ئەنفال تاقانەکانی ئەنفال هەریەکێ لە بوارێکە لەم وڵاتە خزمەت ئەکا و پێی خۆشە کوردستان پێشکەوێ لەبەرەوە هیچ کەسێ بەقەت ئێمە وارسی ئەم وڵاتە نیە چونکە هەرچی کەسمانەیە لە پێناو ئەم وڵاتە گیانی خۆیان بەخت کورد و جینۆسای کران. بەڕاستی ئەم چیرۆکانە کە گوێیان لێگری لە دۆخێکدا ئاخ و حەسەت تەڵەکێشی لە دۆخێکی تریشدا بەڕاستی هیوا بەخشە ینی کەسانی وەکو کاک بەختیار جێگەی شانازین بەڕاستی ینی ئێمە بێ هەموو کوردێک شانازی بەم کەسانەوە بکەن کە هەم بۆ خۆیان ئێستا مامۆستان خاوەنتێزی ماستەر انشاءالله بە دکتۆراکەش کاکە بەختیارگیانەگەر ئەمان بینی سڵاو ڕێزی ئێمە تەبەن ئێستا لە تێزەکەی بەڵام دواتر ئەزانم سەیریان بەرنامەیەرەکەیتەوە پیرۆزبایی یەکینەوەدانی تا دکتۆراکەش نەوەستیت بتوانی خزمەت بە کەسوکاری سەربەرزی ئەنفال کراوان بکەی چونکە ئەڵێ سەد حەکیم بەقەت دەردەدارێک نازانن تۆ بۆ خۆت دەردەدارەکەی ئەزانم کەسێک بێتە لات بۆ بابەتی دەرونی لە هەموو کە زیاتر ئەتوانی دەردەکە چارەسەر بکەیت و لە ڕووی دەرونیەوە کەسوکاری سەربەرزی ئەنفال کراوان ئاهوان بکەیتەوە من دڵیان قسەکانی تۆ ئەوەی گوێی لێ بگرێت کەسوکاریان ئەهوانەکاتەوە چکە ژیان چەند بە جوانی لای تۆ باز دەکرێت چەند تووشی ئەم تراژیدیا و ئەم خۆناغا سەختە نەبوون. ئێمە لەگەڵتان بەردەوامی لەم بەرنامە تایبەتی کە تایبەتە بە 38 ساڵی جینۆسایدی گەلی کورد بە تایبەتی جینۆسایدی ئەنفال لەگەڵتان بەردەوامە بین گروپی مۆسیقای یارانمان لەگەڵدایە لەگەڵ دەنگە بە سۆزەکی کاکە شکار نەوزات لەگەڵتان بەردەوامە بین. ئەم جاران کەسێکی کاوە بزانم ئەمما دێمان لەگەڵ کاکچێنەر گۆرانیمان بۆڵێ خێر کاکە چێنەرگە ئامادەم چینە لای بەرەمی کاکچێنەر فەرموون. Thank you.
دڵەکان بوو هەڵیان وەرا هەرچی مینای دڵەکان بوو هەڵیان وەران ئەو هەموو گۆزە جوانانەیان تێکشکان ئەو هەموو کاونی ماوەیان گوێزایەوە ئەم بەهەشتەیان باوی خەتاکان بەخشی ئەم هەموو نوێژەیان لە دواکان بێبەری کرد ئەم هەموو نوێژەیان لە دواکان بێبەری کرد ئەوان ئاوێنەی حەوزێکی لی خنیشیان نێشتەوە درەختە ڕیش سپێکانی ئاوایی لەبەریا دەستنێژ هەڵگرن ئەوان کە هاتن ڕەوە کولەی پاش میحنەتەکانی مێژوو بوون بای دۆزەخ هەڵی گرتبوون هەرچیان کرد خۆیان و خوا و ترۆکتۆرۆکان نەبێ کەس نەیزانی درەنگە خۆت کۆکەرەوە درەنگە خۆت کۆکەرەوە بە دیارێوارێکەوە دامەنیشە ئەستێرەی تیادا هەڵنایێت چاوەڕوانی هاتنەوەی مناڵێک مەکە دەستەکانی پڕن لە دوو کەڵ چاوەڕوانی چیەکەی ئیتر گۆزەکان لە کاونی ناویەنەوە هەی لێلێ وەیلۆلۆ هەیدەم خۆش دەستان خۆش بە کاکە سێنەرگیە ماندوو نەبی هەر مایکەکە و لە پامێکی خۆ بڵێ ئەمڕۆ تۆش سڵاو بێ و بەیانیتان باش ئەوەش باش سوپاس بۆم دەرفەتەیەمە دەمێکە وەکو گروپی موزیکیاران لە 2021ەوە
دامەزراوین و لە زۆربەی مناسبەتەکانە چالاکیمان هەبووە بەڵێ پێمان خۆش بوو ئیمساڵ جیاواز لە سەرجەمە و چالاکیانەی کردومانە ئیتر خۆمان چ لە گەرمیان بێ یان لە چالاکیەکی ڤیدیۆیی بێ وەکو کلیپێک بێ یان بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی کارێکمان هەبێ لەسەر ئەنفال بۆیە بە خۆشحاڵیوە لە کەناڵی کورساتم بەرنامەیەمان کرد زۆر خۆشحاڵ بووین پێم خۆش بوو لێرەوە لەبەرەوەی فیچەرێکتان کرد لەسەر مامۆستا ساڵح حەلاج بەڵێ ئێمەش ناسیاوی یەکترین پێم خۆش و سڵاوێکی بۆ بنێرم و هەروەها مامۆستا ساڵح جێدەستی دیارە وەکو نووسەرێک وەکو شاعرێک لە دەڤەری گەرمیان بەڕاستی چەنەها کەسمان هەیە زام لەوانەیە ساڕێژ بێ بەڵام خۆش نابێتەوە ڕاست بۆیە جێ خۆشحاڵیشە کە چەنەها کەسی وەکو مامۆستا ساڵح هەیە بە نمونەی مامۆستا سمکۆ بە نمونەی دکتۆر هێمن و ئەگەر کەسی تریش هەیە بێگومان من لەم کاتێ ناویان لە خەیاڵم نییە کە بەردەوام من کار لەسەر بابەتی ئەنفالەکەن ئەوە جێگەی دڵخۆشیە کە جیلی نوێش ئەم زامەی قەت لەبیر نەچێتەوە بۆ پێم خۆشە ئەمەش بە دەرفەتێک بزانم کە هاوکارەکانم بناسیێنم بێگومان پێمان خۆش هەرێکیان قسەیان هەبێ وەڵا با پەیامیان هەبێ کاک بێوار و کاک زانیار کە هەردووکیان بران و ژەنیاری گروپەکەمانن و هەروەها مامۆستا کامەران کە مێژوویەکی زیاتری هەیە لە ئێمە لە بابەتی مۆسیقایە و دەستان خۆش چواردە ساڵێکە گروپی دەفی هەیە لە دەڤەری گەرمیان پێم خۆشە خۆیان تەمان خۆش مامۆستا قسەمان بۆ بکەن دێ هەرێکەتان پەیامێکی تایبەت بەم ڕۆژە شتێک پێتان خۆش بوو لەسەر گروپەکەتان بیڵێن لەسەر ئەنفال هەر شتێک لە پێتان خۆش بوو فەرموو سڵاو لە ئێوە لە بینەرانیش هیوادارم کە بەڕاستی ئەمڕۆ ئێمە کەوا یادیەکەینەوە هیچ کات دووبارە نەبێتەوە شتیوا بەسەر کووردا ئینشەڵڵا هەمیشە کورد لە ئارامی و کامەرانیە بژی چونکە ئەگەر سێری مێژووی خۆمان کەین بەڕاستی پڕە لە کارەساتی جۆرا و جۆروە چەنەها ئازار و شانمان هەیە بە درێژایی مێژوو کە ساڵانێکی زۆر زۆرە زوڵم لەم ملەتەکرێت ملەتێکیش کە بەڕاستی تەنیا و تەنیا ژیانی ئەوێت هیچی کەی ناوێت ملەتێک حەز بە ژیان حەز بە شاخ سەوزایی کە ئەمانە هەمووی لە ناخی هەر تاکە کوردێکا هەیە بەڕاستی حەزی لە ژیان هەمیشە دژایەتی ئەم ژیانە کراوە لەلای بۆ ئێمە نازانم ئایا ئێمە وەکو کورد تاوانمان ئەوە بۆ کە کورد بووین بۆیە ئەو هەموو کۆژان حەز بە ژیان بووین حەز بە ئەوە بووین کە خۆمان بین تەنیا کورد بوون شانازیە تاوان نییە بەڵێ وانە حتمما 100% ئێمە وەکو کورد شانازیەکەین بە بوونمان بۆی کە هەمانە بۆی کە بۆ مرۆڤایەتی ئەمە پێشکەشمان کردووە چونکە شارستانیەتی کورد سێرکەی زۆر زۆر پڕە لە شتی جوان پڕە لە بەڕاستی کۆمەڵێک شت لە مێژووە ئێمە کورد بۆ مرۆڤایەتی هێناوێتی کە زۆر زۆر جوانە یەکێک لەوانە ئێمە ئەم دەفە کە ئەمڕۆ ناڵەیەکی کرد بۆ ئەم ڕۆژە بەڕاستی ئەمە بە درێژایی مێژوو باس لە ساڵەهای ساڵی زۆر زۆرەکات ڕاست کە هەمیشە هاوڕای کورد بووە هەمیشە هاوڕێی کورد بووە لە هەموو دۆخێکە لە هەموو جۆرێکی جیاواز لە ئاینداریان خود لە هەرچیە کە کورد هەیبوو بێت ڕاست ئەم دەفە و هەروەها مۆسیقا ئێمە بەڕاستی ئەمڕۆ ئەبێ کە سێری مێژوو ئەەکەین کە سێری ئەمانە ئەەکەین ببێت بە دەرسێک بۆ یەکگرتنی کورد بۆی کە ئێمە دڵمان بۆ یەکتری بجۆشێت بۆ یەکتری لە هەر شوێنێک هەیە لە هەر پارچەیەکی کوردستان هەیە هەر کوردێک هەیە ئێمە بتوانین ئەم ئازارانە بکەینە ماهی ئەوەی کە یەک بگرین و سەرکەوین ڕۆژێک لە خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە بە نوێنەراتی براکەش دەستەت کردیا مامەزاڵاتی لە لای مامۆستا ئەکاریلانە خان بەینتان باش سات باش بەیانی کارمەندان باش سپاس بۆ کاکەشکار و هاوڕێیانم کە ئەم دەرفەتیان ڕەخسان بۆ ئێمە بەڕاستی چواردەی چوار بۆ ئێمە بۆ گەلی کورد لەبیر ناکرێت هیوادارم قەت ئەم
تاوانانە بەسەر کووردا دووبارە نەبێتەوە. دەستان خۆش بێ و سپاس. دەستی ئێوەش خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان لە شتاسا گەورەتان کردی نەمڕۆ لەگەڵمان نابوون بەرهەمی ترمان ماوە بزانم وانە کاک چێنەر جەنابیشە دەنگە زۆر خۆشە ماشاءڵڵا دەرت ئاوە ناو بەناو داخڵە بێ لەگەڵتانەوانێ پێم خۆش ئاوابی وانێ خۆش ئەو سپرایزانە بۆ ئێمە سپرایز بە بەڕاستی زۆر خۆش خۆش بارە کاکمان دواتر بەرهەمی ترمانە بێت پێشکەش با بینەرانی بکەین. دوێنێ لە ساڵی 1970 پێشمەرگە بووە و تەمەنی تەنها 17 ساڵ بوو. کاتێک لە شاخ دەبێت ئەو وەختەی کە دەزانن ڕژێمی بەعەس ڕژاوەتی نیە و گوندەکان و هەموو ناوچەی گەرمیان و ئەو شەش ساڵاوەی کە هەموو کوردستانی گرتوتەوە پێشمەرگە ساز و ئامادە بۆ هەر بەرپەرچدانەوەی کە توانیانە لە سەنگەرەکانی خۆیان بەرپەرچیان بنەوە. بەڵام کاک جەمال وارانی یەکێکە لە پێشمەرگەکانی ئەو سەردەما لە شاخ ئێوێ سۆراغی ماڵ و مناڵەکەی بکات کاتێک لە گوندە بن کە سوکاری بکات. بیستێتی کە ئەو شاڵاوەکە هەیە سەرگەلی کووردا هاتووە بۆیە ئەو سەردەما لە شاخەر پرسیاری لەبەرەوە کەسێک لە ناوچەکی خۆیانەوە بەڕێکەوت ڕێەکەوێتە لای ئەمان پرسیاری کە سوکاری لێکاڵە وەڵی بەداخەوە ئەوی بە پێی زانێرەکانی بێتەوە یەک کەست نەوە. ئەمە وەکو کۆستێکی گەورە بۆ کاتی کاک جەمال هەم بۆ خۆی لە شاخە و چەکی هەڵگرتووە دروستە بێ. بەڵام هەر لێ دەبڕێرەدا لە من تازە کەسم نەماوە ئەنجاوێ لە پێناو خاک و نیشتیماندا هەوڵ بەم و ئەگەر ترۆفکی خەبات لە دڵمدا لە ئاستێکدا بێ بیگەێنمە دوا ئاستی خەبات. کاک جەمال چیرۆکی تاقانەبوونی خۆی لە ڕێگەی فیچەرێکەوە بۆ بەرنامەی ڕۆژێکی و دەستگای میدیای کورسات باز دەکات. ئێستا کاک جەمال فەرماندەیە جێگیری ئامر فرقەیە هەر فرقەیەک وابزانم زۆر ینی 4000ێکە زۆرن ڕاستیەکە بڵم ئێستا جێگیری فرقەیەکیش لە 4 لیوا پێک دێ 8 بۆ 9000 پێشمەرگە ئێستا کاک جەمال جێگیری ئامر فەوجە واتە تەماشاکەن پلەکانی سەربازی زۆرینی زۆری بڕی و گەیشتۆ بەم لوتکەی ئێستاکە وەکو تاقانەیەکی ئەمفال بەرداوامیاوە بە خەباتی پێشمەرگایەتی و سەربازی خۆی یعنی بزانە هەموو پلەکانی پێشمەرگایەتی و سەربازی بڕیوە و چەندین بەرپرسیارەتی هەبووە لە ساڵە جیاوازەکاندا با چیرۆکی کاک جەمال وارانیش لەم فیچەرەیە ببیستین کە بێگومان ئەمەش بۆ خۆی ومێدێکی گەورەیە بۆ کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوان بۆ تاقانەکانەوانی کە هەرخۆیان ماون بزانن ژیان چەند جوانە چەند ئێستا ئەمانە خزمەت بە گەل و نیشتیمان و خاکی پیرۆزی کوردستانەکەن با چیرۆکی کاکە جەمال وارانیشمان گوێ لەبێ. من وەکو تاقانەی ئەنفال دەرچووم تەواوی تر ئەبێ خۆم لەسەر پێی خۆم بوەستم ئامادەم هەتاکو دواتڵۆپی خوێنم هەتا دو هەناسم دیفاع لەم خاکە پیرۆزە بکەم. من ناوم جەمال محسن جعفەر ناسراوم بە جەمال وارانی لە دایکبووی ساڵی 1970 لە گوندی وارانی خوارو سەر بە ناحی نەوجول قەزای دوودخورماتی سڵاح الدین و لە کاتی ساڵاوی بەدناوی ئەنفال من وەکو تاقانەی ئەنفال دەرچووم
بەس خۆم مامەوە لەبەر ئەوەی خۆمیش پێشمەرگە بووم ئەو کاتە من لە ساڵی 1986 لە ڕێزەکانی کێتی نیشتیمانی کوردستانە بووم بە پێشمەرگە و بۆیە لە شاڵای ئەنفالە من خۆم مامەوە بەرنەکەوتم چۆن زانێ من کە سوکارم نەماوە دوای فترەیەکی زۆر لە مەڵبەندی سێ بووینەمە توینە مەڵبەندی سێ طبعاً توینە مەڵبەندی سێ کابرایەکم بینی ئامۆزاکانمانە ناسی خۆم پێی ناسان کابرایەک بوو بیلامانە ئەسپێکی پێبوو هاتوو بۆ سنرە و دوای خەڵکی خۆیان گەڕۆدە کەسکارێگەڕا ئیتر نەمزانی ناوی چییە بەڵام پێم وتم خەڵکیکەی وتی خەڵکی منتخەی دوو زوانم من نیش نەمە ناسی ئەژمەی ناسی وتم کێ ناسی لە دووتر جەلال حەمی فڵامەرزی ئامۆزای باوکمە ئەوان ئەوی ناسی کە ئەوی ناسی پرسیارە گوتی وڵا وتم کەسکاری من فڵان کەسمە کوڕ وەڵحاسب خۆم ناسانەوانە دوای لاخرە وتی وڵا کەسکار ئەوانەی جەلەوان کەسکاریان هەمووی ئەنفال بۆ ینی کەسکارگە من وتی بەڵێ ئەو کاتە لە مەڵبەندی سێ زانیم کە کەسکارم ئەنفالە ئیتر دوایەوە کە زانیم کەسکار نەماوە و کە ئەوە تەواوی تر ئەبێ خۆم لەسەر پێی خۆم بوەستم دوای با بڵێن 92 پرۆسەی خێزان دروست کردو پرۆسی هاوسەرگیریم کردو خێزانم دروست کردو ئەوانە بیرم لەوە کردو کە ئیتر ناکرێن نەبگیرێن بڵێن ڕاستە هەموو جار خەیان پێوە بینم هەموو جارێک یان بیریان لێ ئەەکەمەوە حتا بڵێ ینی خۆ دەزانی چ کارە ساتی گەورەوە بەڵام لەبەر ئەوەی کە ئەبێ ژیان بەردەوام بێت و منیش بڕیارمدا لە ڕێزەکانی کێتی نیشتیمانی کوردستانە وەکو فەرماندەیەکی دوای بوومە فەرماندەی مەفرەزە بوومە فەرماندەی کرد بوومە فەرماندەی تیب دوایەوە تومە کولی عسکەری لە ئەفترێک لە ئاسایش بووم دوای چوومە کولی ئاسکەریم لە 2000 بە بڕیاری بەڕێز مامدەلال من چوم کولی ئاسکەریم لە قەڵاتۆلان تەواو کرد و بڕیارمدا بوومە فەرماندەیەکی سەربازی و درێژە بە خەبات بدەم وەکو ئاسکەرێک وەکو سەربازێک وەکو فەرماندەیەکی سەربازی فەرماندەی فەوج بوومەوە فەرماندەی لیوا بوومەوە و ئێستا جێگری فرقەی چوارم وەکوی وەزارەتی پێشمەرگە هێزی پێشمەرگە جێگری فرقەی چوارم ئەمیدم جێگر فرقەی چوارم جێگر فرقەی چواری پیادە سەر بە وەزارەتی پێشمەرگە و ئێستا بڵێن هێزێکی گەورە بەڕێوە بە من ئێستاکە یعنی ئامادەم هەتاکو دواتڵۆپی خوێنم هەتا دو هەناسم دیفاع لەم خاکە پیرۆزە بکەم بەبێ جیاوا دیفاع لە هەموو نەتەوەکان بکەم ئەوەی لە کوردستان ئاژێت من پێچەوانەی بەعسەکان بیرەکەمەوە لە پێشەوانەی فەرماندە بەعسەکان بیرەکەمەوە لە دەسەڵات و لە پێگە و مەکان و ئیشکردمەوە بەڕاستی ناکرێ ئێمە چۆکدادەین و بڵێن تەواو ئیترەوە تەنیا مایتەوە بێ تاقانە بوو ئیترەوە دەست لە ژیان شۆری من ژیان بەردەوامەکەم هەوڵە دەم باشترین جوانترین بیرۆکەم هەیە بێ بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی ئێمە وەکو تاقانیان فال کۆڵمان نەداوە و بەردەوام بووینە هەمومان خێزامان پێکەوە ناوە مناڵمان هەیە و بەڕاستی ئێستا زۆربەمان بابانی ئەمە زۆربەمان ینی نەوەمان هەیە و ئەمجا بەڕاستی زۆربەمان لە فەرماندەین و لە حکوومەتیشا دەیان بەڕێوەری نەحێمانەیە قایمقاممانەیە خەڵکی یعنی خەڵکی زۆر بتوانامانەیە مامۆسامان هەیە یعنی ئەوە نەبوو ئێمە بدانشین و دەسەوەسان بۆچین و هیچ نەکەن و ینی چاوەڕێی مردن بکەین نەخێر ئێمە ژیان بەردەوامەکەین و بەردەوامە بین باشترین هەوڵە دەین لەبەرەوەی خۆمان ئازارێکی زۆرمان بینیوە هەوڵە دەین باشترین نموزەجی جوان پێشکەشی مرۆڤایەتی بکەین. سڵاو ڕێزمان بۆ کاکە جەمال وارانی هەموو تاقانەکانی تری ئەنفالێ کاک جەمال ئەمیدی مافەروەریش بووە تا یاساشی تەواو کردووە کۆتا قسەی زۆر جوان بوو وتی
ئێستا هەندێکمان بابین تە باپیرین مناڵیان باڵێن ژنیە ناوە شووی کردوەوە ژیان بەردەوامە لای ئەمان بەشێکی زۆریان بەڕێوەبەری ناحیەن قایم قامن بەڕێوەبەری فەرمانگەکانن واتە کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوەنەوەی کە جێگەی ئومێدمانەوەی کە ئێمە بیستومانەوەی کە بەدوای ئەم چیرۆکانەیە گەڕین بەڕاستی هەموو جێدەستی دیارە یاخوا هەر بمێنن هیوا و ئومێد ئاری لە قسەکانیانە گوێمان لێ ئەبێ اینجایەکێکتر لە قسەکانی کاک جەمال باسیەوەی کروتی ئێمە وەکو تاقانەکانی ئەنفال ئەوە نیە دەستە و سان وەستابینین و هەر لە دوورەوە سێری ژیان بکەین بەڵکو ئێمە هەوڵی ئەوین باشترین و باشترینەکان پێشکەش بکەین و باشترینەکان بکەینە خزمەتی کۆمەڵگاکەمان بۆیە ئێمە ئەمڕۆ لەم پرۆگرامە تایبەتی کە تایبەت بوو بە ئەنفال هەندێک لە چیرۆکی تاقانەی ئەنفال و نەوەکانی ئەنفالمان بۆ ئێوە نیشاندا هەزارەهای تری لەم شێوازە بوونیایەوە شەڵا هەوڵی ئەوایەن ئیتر لە پرۆگرامەکانی ترابێنە و بەناو هەوڵ بین ئەو هیوا و ئومێدی کە لە نێو تاقانە و نەوەکانی تری ئەنفالە بوونیان هەیە وردە وردە پیشانی بینەران و هاوڵاتیانی بین ئەگەرچی ئەوان برینێکی ساڕێژ نەبوو لە دڵ و دەرونیانایە بەڵام هێشتا هیوا و ئومێد لە ژیانی ئەوانە بیندێت و بەدیەکرێت دەستخۆشیان یەکەین زۆر سوپاس بۆ هەموو ئەوانەی کە لە ڕێی مایکی کورسات و کامێری کورساتەوە توانیان چیرۆکی خۆیان بجێڕنەوە سەربەرزانە ئێمە سەربەرزین پێتان شانازیتان پێواکەین بە هەموو کە سوکاری سەربەرزی شەیدان ئەنفالکراوان جارێکتر دەستی ئێمە لەسەر دڵماندانین بۆ ئێوە کە سەربەرزن لە ژیاندا بۆ شەیدەکانمان هیوادارین بە ئارامی بنون چونکە وەکو دەبینین ڕۆڵەکانتان ئەمڕۆ نیشتیمان بەڕێوابن ئێمە لەم بەرنامە تایبەتێ لەگەڵتان بەردەوامین گروپی مۆسیقای یاران بەرهەمێکیان هەیە پێمە بە بەرهەمێکی پێکەوەییە باشە هەر تایبەتە بە ئەنفالوانیە دواتە قسەی لەسەرەکەین بەڵام با بەرهەمەکەمان گوێ لەبێ دواتە قسەی لەسەر فەرمە لا 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 دلاي 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 دايق وقنيان منال وبرسي
دایک وەگریان مناڵ وەبرسی هەواڵی مەرگی بابای لە منی خەری بەپرسی لە پێش بڕکەی جوانیدا بترسن لە خۆرەتان هەمووتانم ئازارە بەم ئاوازانە بێژن هەمووتانم ئازارە بەم ئاوازانە بێژن چیان کرد چیان کرد چیان کرد نەیانتوانی هۆرە و ئای ئای بنێژن هۆرە و ئای ئای بنێژن خدومت وەخەیت باوەڕوەیانە خدومت وەخەیت باوەڕوەیانە بکاوەدان کاولەی بێرانە خەرمان خەمەکەمی خەرمان خەمەکەمی هاوەی کەلباوەی شەنکەر یەکیەکەی شەنکەر یەکیەکەی روشن وەیلاوەی ئەمانەی هەیداد 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 ئەمانەی ئەمانەی قافڵەکان ڕێیان دوور بوو بێزار بوون لە ڕێبڕین ماندوو بوون بۆیە بەرە و ئاسمانی خودافڕین لەوێ وەرزی خەزان بوو کاتێ جوانێکان وەری منداڵ بوون بە پەپوولە و کیژۆڵان بوون بە پەری منداڵ بوون بە پەپوولە و کیژۆڵان بوون بە پەری هەمووتانم ئازارە بەم ئاوازانە بێژن هەمووتانم ئازارە بەم ئاوازانە بێژن هەمووتانم ئازارە بەم ئاوازانە بێژن
ئەی دەستان خۆش بە هەمێکی زۆر زۆر تایبەت بوو جا کاکەشکار باسێکیان بەرهەمەمان بۆ بکە. وڵی ڕاستی ئەمە بۆ یەکەم جار بوو بەڵێ بۆ یەکەم جار بوو ئامادە کرا بوو بۆم بەرنامێ و بەڵێخوا بەخێر بەرەمەکەمان تایبەتە بە ئەنفال تایبەتە بەم بەرنامێش کە جەناب ئاماژە پێوە چۆمە یەکەم جار عەرزی بکەین. شعرەکەی شاری زۆر بەڕێز کاک محەممەد عوبێدە ئاوازەکەیشی کاکە سەی ڕێبوار ئەو ئەرکی کێشاوە ئاوازەکەی بۆی داناوە قوربان ویستمان کۆمەڵێکدا چوزانم ئەوە لەلایەن من و لەلایەن جەماعەتەوە تۆ ئاوێزانی بکەین ینی شتەکە تاک نەبێ ینی بیامە بەسمە میڵە میاکوت برادێکتمان هیوادارم توانی بێتمان بە شێوازێکی باش ینی زۆر سپاسانەکەینمانشتان هەر بمێنن. اینجا ئاری ئەمڕۆ کە 38 ساڵتەیە پەڕێ بەسەر شاڵاوی ئەنفالی گەلی کووردا بەهۆی ناسەقامگیری و ئەم جەنگەی کە ڕووی لە وڵاتانی دەوروبەر کردووە ئەم ساڵ هیچ ڕێوڕسمێکی ڕسمی بەڕێوە ناچێت بەڵام کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوان سەردانی مەزار و مۆنومنتەکانەکەن لەم ڕۆژە. اینجا با بچینە چەمچەماڵ لەوێش کە سوکاری سەربەرزی ئەنفالکرا و شەیدان ئەمڕۆ سەردانی مۆنومنتی شەیدانیان کردووە لە چەمچەماڵ زانیاری زیاتر لای ئاسانە و ئەگەر توانێت چەند کەسێکیشمان لەوێ بۆ بدوێنێ ئاسان سڵاو لەبێ ئەم کاتەوە باش بێت. باسم لەوە کردم ئەم ساڵ هیچ چالاکیکی ڕسمی لەوێ بەڕێوە ناچێت. پەیوەندی بە ئەو جەنگەوە هەیە کە ڕووی لە وڵاتانی دراوسێمان کردو یاخود لەبەر چییە؟ منەڵێن لە مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ ئەم ساڵ و کولانەوتی هیچ ڕێوڕسمێکی فەرمی بەڕێوە ناچێت لەبەر دۆخە نەخوازراوکی کێسا جەنگە لە وڵاتانی دراوسێ و ئێران بەڵام لە پشتی ئاسانەوە بینیمان کە سوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوان سەردانی مۆنومنتەکە ئەکەن بەڕاستی. ئاسان جۆت لێمانە ئاسانەکە جۆت لێمانە دێنە لای تۆ ئەگەر بێت و چەند چیرۆکێکی ئەو کە سوکاری ئەنفالکراوانمان بەڵێ لانە ئاری جۆملێتانەوە ئەمەوێ بەڕاستی وەکو قورئانفالێک و جگەلەوەی کە کامێری دەستگای میدیای کورساتم یەک شعرێک بخوێنمەوە بڵێم ئەنفال برینێکە لە دڵی نیشتیماندا خەمی نەسراوەی نەتەوەیەکە کە نەکات دەتوانێت بیسڕێتەوە یادەوەرێکی تاڵە کامیشا لە هەناسەی مێژوودا دەمێنێتەوە. لانە ئاری ئەمڕۆ 38 ساڵ تێدەپەڕێ بەسەر جینۆسایدی ئەنفالە بەسەر سەرنگومکردن و زیندە بەچاڵکردنی 182,000 کەسی بێتاوان لە ژن و منداڵ و پیر و لاو و گەنج لە سەرجەم ناوچەکان یاریمی کوردستان. لێرە لە مۆنومنتی ئەنفال ئەمڕۆ هیچ مەراسیمێکی ڕسمی بەڕێوە نەچوو بەڵام بەڕێوەبەرانی مۆنومنتی ئەنفال دەرگای مۆنومنتیان کردەوە و کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوان و لێپرسراوانی سیاسی و حکومی و ئەندامانی مەکتەبی سیاسی لێرن و هاتوون هاوبەشی خەمی کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوانن. وێنەکانتان بۆ دەگوازینەوە و ئەمەوێ باس دەوە بکەم کە خەمی کە سوکاری ئەنفالکراوان زۆرن هەر یەکە بە جۆرێکە دایکی شەید ئەنفالکراوان کوڕوکچی ئەنفالکراوان هەمویان لێرە و دەست بە سنگن و ئەیانەوێ سەبکەن بۆ مایکی کورسات نیوز و ئەمەوێ بڕۆمە لای یەکێک لەو دایانەی کە لێرە وێنەی کوڕەکەی لە باوەش گرتۆ لە تەنیشتەوەدا بنیشتم و قسەی لەگەڵا بکەم بە شێکی ڕاستەوخۆ. دایک گیان سڵاوت لێ بەوەم کاتت باش قسەمان بۆ بکەم وێنەی لەسەر باوشتا وێنەی کێیە؟ کوڕمە. پێم بڵێ چەند کەست ئەنفالەدا حاجی؟ جگەر خۆم ئەمەمە ئەنفالە برایەکم شەیدە ئیتر ئەو دوای خاڕۆیە و خاڕۆزایە و ئامۆزایە و ئیتر ئەمانەیە فەقەت وەک جەرگەکە نییە جەرگەکە ئێشی سەختە ئیتر برانە خوا یارمەتیمان بووە و کە دیتە ئێرە بۆ مۆنومنتی ئەنفال تا چەندە تۆزە سوکنایی بەدڵ تا دێ دەیتە سەرگۆڕی ئازیزان کە ئەدینم و گرتی کرد وەک من وایە و خۆی تەتکە هیچمان بۆ ناکەن
چیتان بۆمان کرد قەی ناکرد ئێوە زۆر دێمەڕەبی ئێوە ئەمرتان درێژ بێ بەرنێ ئێوە لە شوێن کوڕەکانمانمانە بەرنێ ئێوە وتی حەقی کوڕەکانمان بۆ ئەکەنەوە ئیشەڵڵا وانە ئەرێ وەڵڵا دوعای خێرتان بۆ ئەکەم خۆر قەت دوعای شەڕم نەکردە هەوتمە خوایە ئەوەی ماوە ئەمری درێژ بێەوە من خێرا بچێ ئەم ڕۆژە خراوە نەدی وانە زۆر سپاسدا حاجیگیان بەڵێ کە سوکاری ئەنفالکراوان دانیشتون لە نێو مۆنومنتی ئەنفالە و هەمویان دڵپڕن و ئەیانەوێ لەم ڕۆژەیە خەم و ئازارەکانی خۆیان بگێنن لاوانەوەی یەکێک لە ژنە ئەنفالەکانە لێرە کجان بالەکەن بێن بادا بچین بگیرین خەیلێ ئەوەڵ بۆ بەڵێ ئاری لانا ئاگەڕێمەوە بۆ لای ئێوە هەڵبەتە لێرە لە مۆنومنتی ئەنفال یادی 38 ساڵەی جینۆسایدی ئەنفال بەردەوامە و پەیتا کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوان و لانە سیاسی و حکومی و بەرپرسەکان سەردانی مۆنومنتی ئەنفالەکەن ئاسان ئەگەر سوڕێ ئاسان بهێڵنەوە لەگەڵماندا ئاسان بۆ خۆی یەکێکە لە کوڕی ئەنفال کراوێک ئێستا لە دەستگای میدیایی کورسات یەکێکە لە پامنێرە چالاکەکانمان بەڕاستی جێگەی شانازیە کە لەگەڵمانایە و بۆ چەند کەساتێک ئاسان بیرم لەوا کردەوە کاتێک خۆ چاپێکەوتن لەگەڵ دایکێکی جەرەک سوتاواکەی تۆ بۆ خۆشت یەکێکی لەوانی کە خەم لە دڵتایە و باوکی خۆشت پێم وابێ ئەگەر هەڵە نەبم نەیبینیەوە ئەگەر هەڵە نەبم زۆر مناڵ بووە کە باوکی ئەنفال کراوە دەردی بە باوکی چەشتووە ینی بیرم لەو چرکە ساتانە کردەوە کە بۆ خۆی سەپیانێرە ئەو نمونە جوانانەی کاوەکوونەوەیەکی ئەنفال ئێستا ئەتوانێت بەردەوام بێت و جێدەستی خۆی دیار بێت لە ناو دەستگاکەشمانگەرم چیرۆکی ئاسان بکرێت بە فیچەرێک یان هەر بابەتێکی تر دڵنیاتانەکەمەوە چیرۆکی ئاسان هیچی کەمتر نیە لەو فیلمانی کە ئێستا لە هۆڵی و داخەڵاتی ئۆسکار وەرەگرن چونکە من ئەزانم بە چەند قۆناغی سەختی ژیاندا تێپەڕیۆ بەڵام خۆشبەختانە یەکێک لە وەرگێڕە هەرە باشەکانی زمانی ئینگلیزیە ئێستا لە هەرێمی کوردستاندا لەگەڵ ئەمریکەکاندا کاری کردووە چەندین ساڵ لەگەڵ تیمی تایبەتی قەیناکە گوێی دەنگی تۆمان ناوێ دەنگی با بڵێن لە تیمی CNN کاری کردووە و چیرۆکی ئاسان چیرۆکێکی زۆرە و هاوشێوی هەموو چیرۆکانەیە کە ئێستاەوە دیمەنەکانی لەسەر شاشا بینن بۆ ئێمە جێگەی شانازیە کە سوکاری سەربەرزی شەیدان هەم لە نێو دەستگای میدیایی کورسات هەم کە سوکاری ئەنفالکراوان لە نێو دەستگاکەماندا بەڕاستی جێگە دەستیان دیارە و دەستخۆشییان لەکەین و بۆ ئێمە جێگەی فەخر و شاناسی دەستان خۆش بە و دیمەنەکانی ژێبینن مۆنومنتی ئەنفالە لە چەمچەماڵ وەکو ئاسان وتی خەڵک بۆ سوکنایی دڵی خۆشی بێ ڕۆکات چاوەڕێ ئەوە ناکەن کە ڕێوڕسمی فەرمی هەبێت یان نەبێت ئەوان بۆ ئەوەی کە تۆزێک دڵ و دەرونی خۆیان ئاسوودە بکەن سەردانی مۆنومنتەکانی ئەنفالەکەن لە هەر شار و شارۆچکەیەک بێت اینجا بابچینە دووس لەوێ کاروانمان لەگەڵابێ ئەویش چیرۆکی یەکێکی تر لە نەوەکانی ئەنفالمان بۆ گێڕێتەوە کاروان سڵاو لەبێ ئەم کاتە و باش بێت بابزانین ئەو چیرۆکەی کە تۆ ئەمڕۆ بەنیازیت لە زاری ئەونەوەی خۆیەوە بیگەڕنەوە چییە؟ جوان و جوامێرەکانی ئێمەیان شەید کرد لانا سڵاو لێ بێت دیارە ئەمڕۆ چواردەی چوارە ساڵیادی ساڵی تاوانی ئەنفالە لە سنووری کورمات و ناوچەی داودا لە سەروبەری خۆناغی سێ ئەنفالدا ناوچەکە بەرشاڵاوی تاوانی ئەنفال کرد لەلایەن ڕژێمی باسەوە سەرجەم بێهاتنشینی ناوچەی داودا ڕۆژۆرانەوە بۆ خورمات و دواتر لە مرکز شەبابەکە و مەکتەب ڕەشید کۆکرانەوە دواتر جیاکرانەوە پاشانیش ڕەوانەی ناوچەکانی ناوڕاست و خوارەی عێراق کران نوگرە سەلمان و شوێنەکانی تر یەکێک لەو کەسانی کە لەو سەردەمەدا کە پێشمەرگەی پارتیزانت بێت و پێشمەرگەی دەبێت لە شڵاوی تاوانی ئەنفالدا تەواوی خێزانەکەی بەرشاڵاوەکە کەوێت ئەویش بەلاکەریمە کە ئەمڕۆ دکتۆر کەریم شکر کە دکتۆرای هێناوە
و سەرکەوتنی زۆری بەدەستهێناوە لە دوای ڕاپەڕینیشەوە من دەمەوێت بچمە لای خۆی قسەمان بۆ بکات دکتۆر بێت ئێرە سوپاس دەکەین سلااوت لێ بێت سەرەتا سەرخۆشی لە خۆمان و لە ئێوەکەم بە بۆنی 38 ساڵەی تاوانی ئەمفالەوە تاوانی ئەمفال تاوانێکی زۆرگەوە ئەمەوێت ئەمڕۆ باسی سەرکەوتنی کە سوکاری ئەمفال بکەین چیرۆکی تۆ لە دوای ئەمفالەوە بۆمان بگەڕیتەوە لە دوای حوتی نیسانی ساڵی هەشتەوە لە خۆناغی سێمفالەوە کە سوکارەکەم فال سەرکەوتنی ئەمڕۆ لەوێ لە پێشمەرگایەتیەوە خێزانەکەت کامفالە بێ ئەمڕۆ دکتۆرات هێناوە سپاس بۆ ئێوە لە 38 ساڵیان کارەساتی ئەنفالدا سەری ڕێز و نوازر دانێوێنین بۆ 182,000 کەس کە لە پیر و ژن و مناڵ و گەنج جوانەی کە لە بیابانەکان خرانە ژێرگەڵ ئێمە لە ڕاستیە ئەنفال بەرنامەیەک بوو بۆ قڕکردنی کورد لە هەموو ڕوویەکەوە نەک هەر ئەوەی کە 182,000 کەس ئەنفال بکرێت کورد بە تەواوی قڕ بکرێت لە هەموو ڕوویەکەوە ڕوخانی دێهاتەکان لە ناوبردننی کولتوری کوردی لە ناوبردننی ژێرخانی ئابووری کورد بە هەموو شێوەیە کورد قڕگرێ و لە ناو برێت بەڵام خۆشبەختانە دوایی ئەو وەزعانە کورد توانی ڕوبەڕووی ئەو پرۆسەیە بێتەوە و هەرێکێک لەوانەی کە تووشی ئەو حاڵەتە بوون چیرۆکی تایبەتی خۆی هەیە منێکە لەو کەسانە بووم کە لە دوای ئەوەش چەکی پێشمەرگایەتی مادانەنا و بەردەوام بوون و کاتێکیش کە پێویستی کرد ئێمە جارێکی تر بە شێوەیەکتر دیفاع لە ملەتەکەی خۆمان بکەین کە لە ساڵی 1985 پێشەوەی من بچمە دەرەوە بۆ پێشمەرگایەتی خوێندنم جێڵا بوو گەڕامەوە خوێندنەکەم تەواو کرد خۆناغ بە خۆناغ پێش ئەوە جارێکی تر خێزانم پێکەوە نامن لە سەرەتای نەوەتەکان لەنەوە پێ خێزانم پێکەوەنا و لە سەرەتای 2000ەکان دەستم بە خوێندن کرد لە کۆتایی نەوەتەکان و سەرەتای 2000ەکان بەکەلۆرسم جارێکی تر تەواو کرد و ماجستێر و دکتۆراشم جارێکی تەواو کرد ئەمە بۆ ئەوەی بتوانین لە بارێکی ترا خزمەتی ملەتەکەی خۆمان کرد پێشتر پێویستێ کرد بە چەک و وەکو پێشمەرگە ئێستا پێویستەکە ئێمە بە عیلم و بە زانست و بە شادەکانمان خزمەتی ملەتەکەی خۆمان بکەین بۆیە من توانیم ئەو شادەیە بەدەست بێنم و وا بکەم بیخەمە خزمەتی ملەتەکەی خۆمەوە کە 4 ساڵی ڕابردوش دکتۆراکەی من لە باری قانونی دەستوریایە لە 4 ساڵی ڕابردووی پەرلەمانی عێراقا توانیم ئیسفادەی باشی لێ بکەم و من تا لە ژیانە مابم ئەتوانم ئەوە بەو شێوەیە بەکاری بێنم و لە پێناو خزمەتی ملەتەکەی خۆما شادەکەشم بەکاربێن زۆر سپاس هەمیشە سەرکەوت بەڵێ لانە سپاس دکتۆر لانە ئاری ئەوەی کە هەیە یەکێک نمونەی یەکێک لەو سەرکەوتنانەی کە لە نەوەکانی ئەنفال کە سوکاری ئەنفال دکتۆر کەریمەوە دەیان و سەدانی تر هەیە کە ئەمڕۆ لە ئاستی جیاوازدا و پلە و پۆست و بڕوانامەی بەرزیان بەدەستهێناوە دەتوانن خزمەتی گەلی کوردی پێ بکەن بۆ ئەوەی چیتر بەرشاڵاوی لەو شێوە نەکەونەوە دەستخۆش بێگومان مەلاکەریم هەم دکتۆرای هەیە لە یاسایە ئێستا بەرپرسی مەڵبەندی حەمرینە و هەم بەخۆی تاقانەی ئەنفالە و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانیش بووە لە خولەکانی پێشووتردا بزانێ ئێستا تەمانە بەرپرسی مەڵبەندی حەمرین ئێستا ناوچێکی دابڕێنراوە بزانە چۆن توانێت خزمەت بکا و دەستخۆشی لێکەین و لێرەوە سڵاو ڕێزمان بۆ هەیە بە ئەویش بێگومان ئێمە لەم بەرنامە تایبەتەیە هیچمان نەما زۆر ڕاستە بیرمانە چێ سوپاسی گروپی میوزیکی یارام بکەین زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ کە لامان ئامادەمان کردن دەست خۆش بە کاتشکار سوپاس بۆ ئەو بەرهەمانی کە پێشکەشتان کردین ماندوو نەبن بە کۆتا میوزیکی ئێوە ئێمەش کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمانەهێنین ڕۆحی هەموو شەیدانی کوردستان شاد و ئاسوودە بێ ئێمەش لێرا هیچ ترمان نەماوە پێشکەش بێ بکەین ماڵتان ئاوتان کاتێکی شاد بۆ ملایەکتان دووبارە زۆر سپاس بۆ گروپی مۆسیقی یاران و کاکەشکار و زۆر بەخێر بن نمونەیەکی بەرزی جوانی هونەریتان پێشەشکردین ئەمڕۆ لەشتان ساغ بێ و بە کۆتا بەرهەمێش کۆتایی بە بەرنامەکەمانەیەنین